پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بە پێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارم و پێنجەم لە مادەی 20 مادەکان 47 48 بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکانی 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 3 ئاسایی خولی بەهارەی ساڵی پێنجەم لە خولی پێنجەم هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 12 نۆڕە ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی حەڤەی 5 2023 بەم شێوەیە بێت. یەکەم خوێنەوە یەکەم بۆ پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای بەرهەنگاربوونەوە شتنەوەی مایەدارکردنی تیرۆر ژمارە 39 ساڵی 2015 فیدرالی لە هەرێمی کوردستان بە پێی حکمی بڕگەی پێنجەمی مادە 78 مادەکانی 79 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. دووەم دەنگدان لەسەر داواکاری دەست لە کارکێشانەوە ئەندام پەرلەمانانەی لە خوارەوە ناویان هاتووە لە ئەندامەتی پەرلەمان بە پێی حکمی خاڵی 1 و 2 لە بڕگەی دووەمی مادەی 25 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بەڕێزان 1 عەبدولستار مەجید قادر 2 عوسمان عەلی اسماعیل 3 بەدریە اسماعیل محمود 4 مسلم عەبدوڵڵا ڕەسوول 5 هەورەمان حەمەد شەریف حەمەد ڕەشید 6 ڕووپاک ئەحمەد ڕەحمان 7 عومەر عەبدوڵڵا فەتاح. سێیەم دەست لە کارکێشانەوەی دانانی ئەو ئەندامە بەڕێزانە لە لێژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان بە پێی حکمی مادەکان 28 34 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. 1 دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز بەڵێن ئیسماعیل حاجی لە لیژنەی دەستپاکی. 2 دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز بەڵێن ئیسماعیل حاجی لە لیژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی. 3 دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز دلێر عەبدولخالق حاجی لە لیژنەی دەستپاکی. 4 دانانی ئەندامی پەرلەمان خات و سۆز عەبدولقادر عەبدوڕەحمان لە لیژنەی کاروباری تەندروستی ژینگە و ماو بەکاربەر. 5 دانانی ئەندام پەرلەمان بەڕێز عەبدوڵڵا حەسەن حەمەد لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی. 6 دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز عەبدوڵڵا حەسەن حەمەد لە لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندنی گەشت و گوزار. 7 دانانی ئەندام پەرلەمانی بەڕێز خات و لەیلە عەبدولعەزیز عەلی عەبدولعەزیز لە لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی. 8 دانانی ئەندامی پەرلەمان خات و لەیلە عەلی عەبدولعەزیز لە لیژنەی داکۆکردن لە مافی ئافرەت. 9 دانانی ئەندامی پەرلەمان خات و بیرەوان فەقی ئیسماعیل لە لیژنەی کاروباری پێشمەرگە. 10 دانانی ئەندام پەرلەمان خات و بیرەوان فەقی ئیسماعیل لە لیژنەی کشت و کاڵ و ئاودێری خۆی پەرلەمانی کوردستان. 1 پێشنیازە یاسای هەمواری دووەمی یاسای ژمارە 3 ساڵی 2019 یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانەی کە لە سنووری شارەوانیەکانی زیادەوریان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان. 2 پێشنیازە بریار تایبەت بە خاکسپاردنی شەید. بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 2 ئاسایی بە پێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق پوختەی دانیشتنی ژمارە 2 ئاسایی خولی بەهارەی ساڵی پێنجەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 12 نۆڕە ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 15 2023 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتنی ناوی ئەندامان ئامادە نەبوو بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سەیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم پێکهێنانی لیژنەیەکی کاتی پەرلەمانی کوردستان بۆ پاڵاوتنی ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران لەم بەڕێزانەی ناویان لە خوارەوە هاتووە. 1 بژار خالید عەبدوڵڵا 2 عەباس فەتاح ساڵح 3 بەڵێن ئیسماعیل حاجی 4 ڕۆبینە ئۆمیلک عەزیز 5 سارە دڵشاد بەکر. 5ەم سوێند خواردنی ئەم پاڵێوراوانەی خوارەوە بە ئەندامەتی پەرلەمانی کوردستان لە شوێنی ئەو ئەندامانەی دەستیان لە کار کێشاوەتەوە لە هەمان لیست. 1 عەبدوڵڵا حەسەن حەمەد حەسەن لە شوێنی ئەندام دەست لە کارکێشاوەی ئیسماعیل عەلی تاها. 2 لەیلە عەلی عەبدولعەزیز محەممەد لە شوێنی ئەندام لە دەست لە کارکێشاوەی سەرچنەر ئەحمەد محمود. 4 بیرەوان فەقی ئیسماعیل باسۆ لە شوێنی ئەندامی دەست لە کارکێشاوەی هەلەز ئەحمەد محەممەد حەسەن. 4 دلێر عەبدولخالق حاجی لە شوێنی ئەندامی دەست لە کارکێشاوە عەلی حەمەد ساڵح تاها. 5 مەهدی عەلی عەبدوڵڵا ڕەحیم لە شوێنی ئەندام دەست لە کارکێشاوە کازم فاروق نامیق. 6ەم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان تا مناخان ناوەکانە نووسێ دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین
داوا لە بەڕێزان سەرۆکایەتی لیژنەی یاساییەکەین فەرمونون. ناوەکانتانە نووسێ. بەڵێ بەڕێزان فەرمونون. ناوتانە نووسێ بەڕێزان. فەرمونون. سەرۆکایەتی لیژنەی یاسایی کا عەباس ناوتە نووسین بەسەر وەرە بۆ ئیشەکەی خۆت. کاک جەلال. فەرمونون. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان دلێر عەبدولخالق پشتدەسوور بە مادەی 56 لە پەیڕەوی ناوخۆ قسە دەکەم. پشتیوانی قسەکانی کاک مەلا ناسڕەکەم لەسەر مەسەلەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران خات و ڕۆژان لەسەر مافی فەرمانبەرانی گرێبەست. هاوکاتیش پێ و بە دوواداچوونانەی لە مانگی ڕابردووە کردومانە پرسی مامۆستایانی وانەبێژ کە ژمارەیان 35,000 کەسە. حەقی خۆیەتی ئێمە هەوڵی جدی خۆمان بین لەگەڵ پەسەندکردنی پرۆژە بودجێ فیدراڵیە جێگایان بکرێتەوە و حەقیان بپارێزرێ و هاوکات بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتدەسوور بە مادەی 2 لە بەرگەی یەکەم لە پەیڕەوی ناوخۆ کە پەرلەمانی کوردستان باڵاترین دەسەڵاتی یاسادانان و سیاسیە لە هەرێمی کوردستان زۆر جار خەڵک ڕخنەوەمان لێگرن کە پەرلەمان لە کاتە چارە نووسازەکانە بە ڕۆڵ و کاریگەری دەوری خۆی هەڵناستێت. لەو چوارچێوەیە پێشنیازەکەم پەرلەمانی کوردستان بەشێک بێت لە داڕشتنی استراتیژیەکی نیشتیمانی کوردستانی بۆ وەڵامدانەوەی ئەو پێداویستی سیاسیانی لە ناوخۆ لە چوارچێوەی دەوڵەتی عراقی فیدراڵ ئەو تەحەدا ئاڵنگاریانەی ڕوبەڕوومانە بێتەوە دەوری خۆمان بژێڕین. دەست خۆش بێ کاکمان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەروەک ئاشکرایە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران مافێکی یاسایی وەزیفی فەرمانبەرانە. بەپێی قانون ئەبێت 4 ساڵ جارێک فەرمانبەران پلە و ناونیشانەکەیان بگۆڕێ. 7 ساڵە لە 2016ەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان پلیان بەرز نەکراوەتەوە. ئەمەش ناحەقی و غەدرێکی زۆرە بەرامبەر بە فەرمانبەران نەکرێت. بۆیە داواکارین کە بەڕێز پەرلەمانی کوردستان نووسراوێک ئاراستەی ئەنجومەنی وەزیران بکە بۆیە هەرچی زووە ئەم مافە بۆ فەرمانبەران بگەڕێتەوە. زۆر سپاس. کاک ڕۆمیۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان یاسای ژمارە 5 دوایانی ئاشووری ئەگەر ئەم یاسایە جێبەجێ بکرایە زۆرێک لە کێشەکانی ئێمە چارەسەر دەکرا. بەڵام ئەمە بۆ جاری دووەمە من داوا لە دەستەی سەرۆکاتی پەرلەمانەکەم کە ئەو یاسایانەی پەرلەمان دەردەچوێنێ پەرلەمان پابەندی لایەنە پەیوەندیدارەکان بکات بۆ ئەوەی یاساکانی جێبەجێ بکاتن. خاڵی دووەم مەسەلەی تابلۆی پەرلەمانی کوردستان زۆر جار داوا کراوە کە ئێمە زۆر باسی پێکەوەژیان دەکەین لە هەرێمی کوردستانە کە ئێمە شانازی پێوە دەکەین. بەڵام دەبی بۆ ئەوەی پێکەوەژیان زیاتر لە پەرلەمان ڕەگ بداتەوە تابلۆ گەورەکەی پەرلەمان ئەبێ ئیزافەی زمانی سریانی و تورکمانیشی تیابێ. خاڵی سێیەمم کاک پێشەوە. بەڵێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سوپاس. وەڵام من دوو داواکاری سەری ئەم هەیەکیانەوەی کە بەڕێستان بەپێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کار بکەن بۆی کە لیژنەکانی پەرلەمان گڕوتینێکی زیاتریان لە کارکردن هەبێت و جدیتر بن لە ئیشکردن بەشێکیان هەڵوەتە. بەڵام ئەکرێمە لە ئەم قسەی لەسەر زۆرینەیان تەطبیق بکرێت. وەروەها بتوانین دانیشتنەکانی پەرلەمان لەو کاتێک کە لە بەردەستە زیاتر و چڕتر بکرێنەوە چونکە ئێمە وەختێکی زۆرمان لەدەست چووە. داوا لە بەڕێز دەکەم چونکە من ئەندامی و لیژنەیەم لیژنەی شارەوانی و گەشت و گوزار پرۆژە یاسایەک ئامادە بکرێت بۆی کە یعنی بە سزای تند بۆ ئەو ڕێستۆرانت و کۆگایانەی کە ژیانی خەڵکیان خسوەتە مەترسیە و هەموو باسی شێرپەنجەکەن
بەڵام ئێمە هۆکارەکەی چارەسەر ناکەین خواردن و ئەو کۆگایانەی خواردنیان تیا هەڵەگیرێ ئەو ڕێستۆرانتانەی کە لە هەرێمی کوردستان هەن بە شێوەیەکی زۆر بەربڵاو بە تەندروستی و ژیانی خەڵک نادەن داواکەم داوا لە لیژنەکە بکەی شتێک ئامادە بکەن بۆی کە سزای زۆر تند هەبێت و خۆشت چاودێری و پرۆژە یاسایبی ئەرکێکی ویژدانی ئەخلاقی ئینسانیە زۆر سوپاس زۆر سوپاس دەست خۆش بێ کاک سەرکۆ بەڕێسەرۆکی پەرلەمان من لە ماوەکانی ڕابردووە بەڕاستی ئێمە 62 ڕۆژە دانیشتمان نەکردووە من تێگەم لەوەی کە جەنابەت توانیوتە یعنی بۆی پارسەنگی پەرلەمان و موئەسسەکە ڕابگری کەوتوتە ژێر فشارەوە بۆی کە وەزعی پەرلەمانیش خراپتر نەبێ بەڵام لە پاڵەما تکاکەم لە بەڕێستان مەجالیەوە بن کە ئێمە 62 ڕۆژە قسەمان نەکردووە دانیشتن دەکراوە با 62 سانیە زیاتر بێت لە قسەکانمانە بەڕێسەرۆکی پەرلەمان ئێمە یعنی ضرورە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیری دارایی وەزیری پلاندانان وەزیری ناوخۆ بێنرێتە ئەم پەرلەمانە معقول نییە ئەنجومەنی وەزیران لە مانگی کایدە جارەچێتە بەغا بەس ئامادە نییە بۆ 4 ساڵ و نیوە ڕۆین یەک جاراتونێتە ناو بەردەم پەرلەمانی خۆیان کە لەم پەرلەمانەوە متمانیان پێدراوە هەموو ئەم کێشانە بۆچی بانکرێن یعنی لەبەرچی ئێمە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران بانکەین یەکەم ئەوەیە درێژکردنەوەی لیستی موچە بە 45 ڕۆژە خەڵکی کوردستان موچە خۆران ناکرێت ئەمە کۆتایی ئەبێ کۆتایی پێ بێنرێ بڕیار بدرێت وەیەکی کە لەو مۆزوعانە ڕێکەوتنی بەغداد و هەرێم یعنی ناکرێت ئێمە متمانەمان داوە بەم حکوومەتە نێتە ناو پەرلەمانی کوردستانەوە ئامادە بێت لەگەڵ پەرلەمانی بەغا کۆبێتەوە لە ئەنجومەنی وەزیران کۆبێتەوە بەس نێتەم پەرلەمانە یەکی کە بەس یارمەتیم بە جەنابتم وتم 62 چرکە زیادمان بێت هاوار مەکە وەڵا وەخت لێ دەڕوا بەڕێسەرۆکی پەرلەمان ئەوەی کە بینین ئێستا یعنی ئێمە ناتوانین بچینە ناو سەر جادە هەموو ئەو برا پێشمەرگە و پۆلیسانە بە تایبەتی هێزەکانی یاساییش و ناوخۆڵی لە ڕوومان نایە 4 ساڵە پیان ئەڵین ئێمە یاسای خانشینتان بۆ تێپەڕێن تاکو ئێستا نەتر نەمانتوانیوە وەزیری وەزارەتی ناوخۆی ئیژبار بکەین یەکی کە لە کێشەکان دەست خۆڵەمان تا کاک ڕزگار فەرموو تەواو کاک بەڕێزان ئەندامانی ئازیزی پەرلەمان بە ئارامی دانیشتەکەمان تێپەڕانوە تا ئێستا داواکاریەکانی کاک سەرکۆ و کاک زیاد و کاک سەروان و هەموو کاک و خوشکەکان داواکاری ڕەوای گەلی کوردستان و چین و توێژەکانی گەلی کوردستانن ئەم بەڕێزانەی ئێستا لە ناو هۆڵی پەرلەمان دانیشتون فراکسیۆنی ئەو هێزە سیاسیانن کە پێکەوە حکوومەتێک باقسەکانم پێکەوە حکوومەتێکمان پێکێناوە ناوی حکوومەت یاریێمی کوردستان و کابینەی نۆیەمی حکوومەت یاریێمی کوردستانە حەقی پەرلەمانتارە واجبی پەرلەمانە بۆ ئیستحقاقاتی گەلی کوردستان و ئەو کەسانەی دەنگیان پێداون پێداگری هەبێ ئامرازەکانی فشاری خۆی لەسەر دەسەڵاتی جێبەجێکردن بەکاربێنێ بەڕێزان ئێمە بە دۆخێکی سیاسی نالەبارە تێپەڕین سپاس بۆ خوای گەورە تێمان پەڕان سپاس بۆ خوای گەورە بە هاوکاری ئەم هاوڕێیانەمان لە دەستەی سەرۆکایەتی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان هەموو ئەندامانی پەرلەمانی کوردستان مامەڵەی بەرپرسیارانەی هەمومان توانیمان ببین بە بەشێک لە چارەسەر بۆیە ئەوەی کە هەیە ئەوەی داواکاری گەلی کوردستانە حەقی ئەوەمان هەیە پەرلەمان واجبیەتی ئەندامی پەرلەمانیش حەقێتی پێکەوە ئێمە داواکاری و خواستەکانی خەڵکی کوردستان بگەێنین بە حکوومەتەکەی خۆمان کە خۆمان پێکمان هێناوە بەڕێزان ئەوەی هەموو ئێوە ئەیڵێن هەمووی ڕەوایە لەم دانیشتنەی ئەمڕۆ ئێمە داواکاریکی ناڕەوامان گوێ نەبوو و ئێوەش خەڵکانێک نین داواکاری ناڕەوا لە ناو هۆڵی پەرلەمانە بخەنە ڕوو دڵنیاتانەکەینەوە بەرمەبنای ئەو پەیوەندیە
ئەو کەشە سیاسیە تازەیی کە دروست بووە پەیوەندی خۆمان وەکو پەرلەمانی کوردستان بەرمەبنای ئەو دۆخە تازەیە جارێکی تر بیناکەینەوە. ئەزانم ئێمە چەند مانگێکمان ماوە بەڵام ئەگەر مکوڕ بین ئەگەر جوهدی زیاتر بکەین ئەگەر پێداگری زیاتر بکەین ئەتوانین بەشێ لە داواکاریەکان پێشکەش بکەین. هەمووتان پەرۆشن تەنانەت ئەو ئەندام پەرلەمانانەشی کە ئەمڕۆ قسەیان نەکردووە یا بەیانی قسە ناکەن ئەوانیش پەرۆشن ئێمە پێکەوەین ئێمە یەک تیمین گەلی کوردستان چاوی لە پەرلەمانەکەی خۆیەتی دەستی هەمووتان خۆش بێ دەست خۆش بۆ قسەکانتان بۆ پەرۆشیتان. کاک زیکری بناوی خودی مزن و دلوان برای سرکا پارلمان کردستانی من سه بابتا من ویا بحث کم راستی بس برادر را بحث کرده من وی دوباره نبنوه بابت خاننی شد هزار ناف خوب راستی لای مزور زورا مهمه پشگیریا کاک ملا ناصر و کاک شاخوان دکم بابت لبردن گشتی بزلای مزور زورا مهمه پشگیریا گلستان خان و شیرین خان دکم بابت پلبرس کرنا فرمان بریت مدنی پشگیریا برایزان کاک لقمان وردی و ماموستا شمولت کم راستی اب بابت لای مزور زور مهمن پیوست حکومت هریما کردستان جبه جب که زور سپاس. کاک مم اسکندر بنابراین خدای مازن و دلوان برای سروکا پارلمان کردستان و اک سوزای کود من هات یوری گرتن ام رینشنکا پارلمان کردستان دا بحث وی بابتی بکن او جی بابته که پیوندی دایکو خشکین من دو جان و هی برای سروکا پارلمان کردستان ناما ایکش خشکین میال دف مهی کو دمجمر دو نیوی بر اسپیده یالدف نوجدارا تایبتمند نخوشید آفرت و زاروی بونه خلاص بود. هیچ معقول نینه جنکا دو گیان زیادتش دمجمر را چاوره نوجداری ببیتن به هنده چاره سریع و بیتا کرن. جبرند داخل جنابه اوت یعنی لجنات تایبتمند وزارت تندرستی پیدا چونه که به چند دا بگیتن معقول نینه نوجدار یک چاوات شیتن. ات یک روز دا زیادتر 100 کسا ببینی تو چاره سریع و بکیتن. به تایبت جنکا دو گیان کو دایکو خیشکت منه دما دو جان بن همی پیروزی لید بورن پیوستی کشور هوایتی آرام و جهتی آرام هیا استراحه هیا معقول نیست ده دم جمعه چهاره وی که بیتون حتی دکتر ببینیتون و چهار سریعه بکیتن. زور سپاس. کاک ملاجیات. بناو خدای مازن و دلوان برای سروکا پارلمانی راستی دیف ماده 56 یاوم برگادوی خاله 2 و 3 در رخنه که گرم بس عادی و ورگرن راستی دیو برنامه کاری هاتیه دانان ساعت 12 بو هم حتی ساعت 12 نیوی جی ماین قاعده جناب هوا آماده نبو اتزانم جی هم کار بون هیچ قصدانه هاتینه الا و شولک هبو الا و هنه هاتینه بله با گرنگی دانا بدمیجی تشتکه پیتویا راستی بیتا گرتن هوا وک هیویک نه هر وقت تدانان جی ساعت 12 چکو همت کدینه بر پیلکا یا رخنه گرتن سوشال میدیا که اف وقتا 12 بس بیجم وقت بانگیه حتی وی گاوی جنویش نکنش بر هاتن جناب هوا یعنی آن بیتا 12 نیوه یا 11 نیوه خالا دوی سوارت پشتگیری ها گلستان خانت کم بس از خوب 5 جارات و رمضانی دا چوم هدف زندانیت سیاسی هنده کشید حل بوین یعنی نابینا خودایت حل کرین تنه امای دا کوکیه که بکن یعنی اف کتابه جاره کادی بچیتا و لیبورین بیتا و خالادیجی رخنه بو مبخواه هندک باک اندام پارلمان بخره که هندک خالد تیم خودی ند پیراوینه و عدالت ویجی دانای تکرن دکتورا راستی اتشین بگاوه ولی بکن باور بکد گنا بجن تعداب او خبصه که بخ مفری و گلک باغم یا مای ویجا دکتور از عدالت نموده تمام کم بس وقتی آخفتنی بلا دنگ خو هیدی که بکن سریمت ایشی تو زور سپاس بله براستی او قصه طواوه يعني هر او قصه كبدني كي زور بز انسان ايجيني كزنا تواني جويلي بقري اتواني باراميش همان قصه بك سلمى خان برای سروکی پرلمان سلمان فاتح پشگیری تاوی قسەکانی کاکسەروانەکەم لەسەر مەسلەی سلفەی زەواج بۆ پێشمەرگا بەڵام دەمێ باسی سلفەی زەواجی کە سوکاری شەیدان بکەم کچ و کوڕی شەیدان و پارەی تەندروستی کە سوکاری شەیدان زیاتر لە 13 ساڵە بێ بە هیچ شێوازێک
هیچ کچ و کوڕێکی شەهید لە هەرێمی کوردستان سلفەی زەواجی وەرنەگرتووە و مامەڵەکان وەردەگیرێت و کاری پێناکرێت لە ساڵی 2020 پەیڕەوێک لە 5 ملیۆن دینارەوە پارەکە کراوە بە 1 ملیۆن دینار و 1 ملیۆن دینارەکەش نادرێت لە ڕاستیە بۆ ماوەی 13 ساڵ حکوومەت نتوانێت هاوکاری کچ و کوڕی شەهیدان بکە کە ئێمە هەمیشە دەڵێن حکوومەت باوکی میلەتەوە بە تایبەتیش بۆ کەس و کاری شەهیدان ئەوە بەڕاستی حەقا پەرلەمانی کوردستان و لیژنە تایبەتمەندەکان هەڵوێستیان لەسەریە بێ مەسەلەیەکی تر هەیە ئێمە لە ماوەی ڕابردوودا ڕوبەڕووی بووینەوە لەوەی کە پێمانوانە بۆ دایکی شەید ئەخوێنێ بۆی لە یاساکە و لە ڕێنمایەکانە باسی ئەوە نەکراوە کە وەزارەت پارەی دایکی شەهید ئەدا کاتێک بخوێنێ ئێمە تووشی حاڵەتێکی وابووین لە ماوەی ڕابردووە لە شاری سلێمانی وەزارەت ناچار لەسەر سلفە لەسەر پارەی وەزارەت پارەکە ئەدات کە ئەمەش مامەڵێکی زۆر ناخۆش دروست ئەکا بۆ ئەم کەسوکاری لەبەرەوە داواکارم پێداچوونەوەیەک بە ڕێنمایەکانە بکرێ دایکی شەهیدیش وەکو کچ و کوڕی شەهید پارەی خوێندن بێبەش نەبێ لە هەمان کاتا جگە لە سلفەی زەو کاک محسن فەرموو دەست خۆش بە سەلمان خان برای سروکی پارلمان من دو خاله تایپ کرتی دی بحث کم خاله که داواکاریا اوی خلک ما خوشتویه کل سال 88 آواره ترکیه و ایران بون و پشتی سرحدان وگرانه کردستان جارک ادی آواره بونه و چون که نشیام چنه سر مال و ملکت خو گنده تو انج بر شرع پکی ترکیه بدوی حکومت عراقی اوی خلکی قربوب کرد چون که ترکیه او گنده سنوری خو همیت قربو کرین بابت قربو کردن اوی خلکی بدوی بیت دوسیه هرما کردستان گل بغدا بیت بحث کردن اف خلکی بیت قربو کردن چون که نوکش آواره نه گنده تو نوک شرط دا ترکیه و پکی که نشیم سر گنده تو خلکی خاله دوی برای سروک پارلمانی مخابن الهندک قطاب خانه هرما کردستانه یعنی زور کیم بالام حالته که هی تایبتی بنارتیا قطابی الهمی بابتا نایب تینیتن تنها ورزش و هنر نایب ندانه مثلا نوتو 8 دقیقه نوتو 7 دقیقه یدی همی صدن اف بابت الرسال رایا گشتی بابت که نیسرشتیه از داخازت کم لجنه پرورده راست پیرن بوهند راستی اوی بابت رایا گشتی دیار کن اف حالت نیسرشتیه هرما کردستان چون مخابن الهرما کردستان بابت ورزش هنری بیه بابت که لاوکی اب خونت بیت لاوکی بابت سرکی نهوجی همی بابت زانستی صدا اینای بابت دی نوتو 8 نوتو 7 دقیقه ورزش هنر بیژن هندک ما مستحس کن زارا که تام ببینید یکیش بر هنده ان شاء الله وصلنا بیتن زۆر سپاس لیژنەی پەروەردە ڕاستپێرین بە دوواداچوون بۆ ئەو بابەتە بکەن گوڵستان خان گوڵستان باقی برای سروکا پارلمانی افدام هوا باش بیتن از دی بحث بابت تسویه کم برای سروکا پارلمانی بابت تسویه بو آریشا کا زور آمازن دورین کردستان بگشتی تایبت هندک دورا یعنی بو هندک دورا تسویه هی هندک دورین هرما کردستان تسویه یعنی نه از بحث دورا آمد یکم کو زورترین کشال دروز لبربونا کو تسویه ل نهایت اوره و جاس هیوی دارم ج حکومت هرما کردستان وزارت شهروانی و گشت و گوزالیج نه که به حسابی بینن بهنده اف آریشه دنبال خالقی داد روز نببن او چهار سر ببن اجبار و تسویه گلک سپاس زور سپاس کاکتشیا برای سروکا پارلمانی مدت بین هبین برای سروکا پارلمانی دوی 15 نونراتیان و قنصل خانه لهرما کردستانه داخواز بیاننامه بلاف کرینه داخواز سپاسیا پارلمان کردستان جکرینه و حکومت جک داخواز پارلمان کردستان کرینه کو خمکا باش بخود کو حال بجارتن دم خود دابت کرینه مپی باشه پارلمان کردستان افرو که بیاننامه که بو پشتوازی و پیشوازی جوه بیاننامه 15 قنصل خانه بیت راگهاندنه بابت دو جلسر چارنویس پاسوانن پارلمانتارن کردستان که 333 پاسوانن اف خوله برف کوتای دچت حتنها چارنوی سوان پاسوانا دیار نه هی بیدارم جنابت و دستا سروکاتی خمکا باش بخواد چکو 333 مال البندا و کو اوج بین دام مزران دنیا ببینه کنترکت که دائمی بچن سرکار خان زور سپاس کاگ نزار آخر کسا بناوی خدای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان داواکاری چەند هاوڵاتیەکی دەشتی هەریر و باتاسمان پێگەیشتووە کەوا داوا دەکەن لە ئێستادا کۆکردنەوەی بەروبوومی گەنم و جوێ داوا دەکەن ئەوەیەکی بنکەیەکی وەرگرتنی گەنم و جۆ لەو سنوورە بکرێتەوە بۆ ئەوەی جوتیارەکان ئەزیەت نەچێشن وێ ڕایگرانی کرێ و ئەزیەتێکی زۆر دەیانەوێ بنکەیەکی یاخۆد شوێنێک بکرێتەوە بۆ وەرگرتنی دەغڵ و دانەوێڵەکان لەو شوێنە هیوادارم بۆیان بکرێ زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک ڕزگار بەڕێ سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرەتا پشتگیری لە قسەکانی
گوڵستانخانەکەم سەبارەت بە لێبوردنی گشتی و پشتیوانی لە قسەکانی کاکسەروانەکەم سەبارەت بە سولفەی هاوسەرگیری بۆ پێشمەرگە پشتگیری لە قسەکانی کاکچیاکەم. بەڕێستەوەرێکی پەرلەمان من ئەمەوێ لەسەر بابەتی خۆڵ و خاشا قسە بکەم کە لای جەنابیشتان ڕوونە ناو بەناو لە شارەکانی هەرێمی کوردستان خۆڵ و خاشا کۆ ناکرێتەوە و ئەمەیشە مەترسێکی گەورەیەوە بە تایبەتی لەم کاتێک کە ئێستاکە پەتایەکی زۆر لە ناوە بۆیە باشترە یعنی ئەمە عیلاج بکرێ ناکرێ بۆ هەر ماوەیەک جارێک و ئەمە ڕووەدا بۆیە داواکەم لە جەنابتان وەکو سەرۆکایەتی لیژنەی شارەوانی ڕاست پێدرێ بۆ بە دوواداچوون بۆ ئەم بابەتە و بۆەوەی ئەمە بە تەواوەتی بنبڕ بکرێ و سوپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێزان. دوای ئەوەی گوێمان لە قسەکردنی 34 ئەندامی بەڕێزی پەرلەمان گرت دەست بە جێبەجێکردنی بڕگەیەکی تری بەرنامەی کارەکەین کە پێویستمان بە دەنگدانە و ئێستا نیسابمان هەیە دەست لە کارکێشانەوە و دانانی ئەو ئەندامە بەڕێزانە لە لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان بە پێی حکمی مادەکانی 28 و 34 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بەڕێزانێکێک ئێمە ئاڵۆگۆڕەکانە خێنینەوە پێویستمان بە دەنگدانی بەڕێستانە. یەک دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز بەڵێن ئیسماعیل حاجی لە لیژنەی دەستپاکی فەرمونون هەر بەڕێزێکی لەگەڵە پەسەند کرا. دوو دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز بەڵێن ئیسماعیل حاجی لە لیژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی فەرمونون هەر بەڕێزێکی لەگەڵە پەسەند کرا. دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز دلێر عەبدولخالق حاجی لە لیژنەی دەستپاکی هەر بەڕێزێکی لەگەڵە فەرمونون دەستبەرزکەنەوە پەسەند کرا. دانانی ئەندامی پەرلەمان خاتو سۆز عەبدولقادر عەبدوڕەحمان لە لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر فەرمونون پەسەند کرا. دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز عەبدوڵڵا حەسەن حەمەد لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەر بەڕێزێکی لەگەڵە فەرمونون دەستبەرزکەنەوە پەسەند کرا. دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز عەبدوڵڵا حەسەن حەمەد لە لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار هەر بەڕێزێکی لەگەڵە بەڵێ پەسەند دیارە خۆ وازحە. دانانی ئەندامی پەرلەمان خاتو لەیلا عەلی عەبدولعەزیز لە لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی هەر بەڕێزێکی لەگەڵە فەرمونون خۆشتان دەنگ بدەن بەڕێزان بۆ خۆتان بەڵێ پەسەندە پەسەند کرا. دانانی ئەندامی پەرلەمان خاتو لەیلا عەلی عەبدولعەزیز لە لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت بەڕێزان هەر بەڕێزێکی لەگەڵە فەرمونون پەسەند کرا. دانانی ئەندامی پەرلەمان خاتو بێریوان فەقێ ئیسماعیل لە لیژنەی کاروباری پێشمەرگە هەر بەڕێزێکی لەگەڵە فەرمونون پەسەند کرا. دانانی ئەندامی پەرلەمان خاتو بێریوان فەقێ ئیسماعیل لە لیژنەی کشت و کاڵ و ئاودێری پەسەند کرا. پیرۆزباییتان لێکەین بەڕێزان. ئێستا بڕگەیەکی تری بەرنامەی کار جێبەجێەکەین کە خوێندنەوەی دووەمە بۆ ئەم پێشنیازە یاسا و پێشنیازە بڕیارەی خوارەوە بە پێی حکمی مادەکانی 87 88 89 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک پێشنیازە یاسای هەمواری دووەمی یاسای ژمارە 3 ساڵی 2019 یاسای بەخاوەنکردنی و زەویانەی کە لە سنووری شارەوانەکان زێدەڕۆیان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان عێراق فەرمونون لیژنەی شارەوانی بێنە شوێنی خۆتان.
لە بەڕێزان فەرمونون ئەندامانی بەڕێزی پەرلەمان راپۆرتەکەی پەرلەمانی کوردستان لیژنەکانی پەرلەمانی کوردستان لە ناو سنووقەکانتان بووە. بەڵێ ئەگەر پێتان باشە بیخێنینەوە ئینجا بیخەینە دەنگدان یان بایی ئەوە ئیطلاعتان کردووە یەکسەر بیکەینە بنەما. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێ لەگەڵەوەیە راپۆرتی لیژنەی تایبەتمەند ڕاستێنراو لەلایەن لیژنەی یاسایی بکرێتە بنەما بۆ گفتوگۆ با بفەرمێ دەستبەرزکاتەوە. پەسەند کرا فەرموون. بەنای خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان لیژنەی کاروباری یاسایی ڕۆژ سێشەمە ڕێکەوتی 9/5/2023 کاتژمێر یەکی دوای نیوەڕۆ کۆبنەوەی خۆی ئەنجامدا بەبەستی پێداچوونەوە و داڕشتنەوەی یاسایی و دڵنیابوون لە دژنەبوونی دەقەکانی لەگەڵ دەستور و یاسا کاتپێکراوەکان بەپێی حکومەکانی مادەی 85 بڕگەکانی یەکەم و سێم لە پەیڕێوی ناوخۆی پەرلەمان تایبەت بە راپۆرتی لیژنەی شارەوانی و گواستنەوە گەیاندن و گەشت و گوزار بۆ خوێندنەوەی دوم سەبارەت بە پێشنیاز یاسای هەمواری دوم یاسای بە خاوەنکردنی ئەو زەویانەی لە سنووری شارەوانیەکان زێدەڕۆیان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 3 ساڵی 2019 هەموار کراو و لیژنەی یاسایی ئەم داڕشتنەی خوارەوەی پێپەسەندە. پێشنیازە یاسای ناونیشانەکەی هەمواری دووەمی یاسای بە خاوەنکردنی ئەو زەویانەی لە سنووری شارەوانیەکان زێدەڕۆیان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 3 2019 هەموار کراو. بەڵێ. بەڵێ لەسەر ناونیشان بەڕێزان فەرموو کاکتۆر و کاکڕزگار. بەڵێ فەرموو کاکتۆرەوە. وەرە سەرۆکی پەرلەمان هەڵبەتە ئەوەی کە زێدەڕۆی کردووە هاوڵاتیە بەڵام لە ناونیشانەکە ناتوە بۆیە دەکرێت بە ئیزافەکردنی ئەوەی کە بڵێن لەلایەن هاوڵاتیانەوە زێدەڕۆی کراوە لەسەر زیانە بە شار باشترە بێت. بەڵێ زۆر سپاس خۆی ئەوە قانونەکە هەیە بەس ئێمە تعدیلێکی لەسەرەکەین. بەڵێ کاکڕزگار. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من تێبینیمەیە لەسەر پێشنیارە یاسای هەمواری دووەم ینی دەبواە برگەکانی زیاتر بواە ینی تەنها لەو دوو برگانە بواە و هەندێک باڵێن کەم و کورتی هەیە و پێشتریش ئێمە تەبعاً لە هەم لەو قاعال ناو لیژنەیش وتومانە ئەکرێت ینی ئەمە وا بێت کە خەڵک زیاتر لێ سوودمەند بێ بۆیە دەبایە لە ناونیشانەکە کۆمەڵێشتی تریش هەبواە. سپاس. بەڵێ زۆر سپاس مادەی یەکەممان بۆ بخوێنەوە بەڕێزان. کاکتۆر. پێش ئەوەی هەر قسەیە بکەین ڕەنگە لاتان سیر بێ ئەمە یاسایەکە لە ساڵی 2019 دەرمان کردووە ئەوە دووەم جارە هەمواریەکەین. بە وازحی ئەمە بۆ ڕای گشتی ڕوون ببێتەوە کە هۆکارەکەی ئەوەیە و کاتێک کە یاساکە دەرچوو ماوەیەکی دیاریکرا و دانرابوو بۆ ئەوەی زیادەڕۆکاران داواکاری پێشکەش بکەن بۆ ئەو زیادەڕۆیانەی پێش دەرچوونی قانونەکە کراوە. بەداخەوە کاتی یاساکە چوە بواری جێبەجێکردن ئێمە حاڵەتی کۆرۆنا هاتە پێش کە خەڵک نەیتوانی لەو ماوە دیاریکراوە ئیشەکەی خۆی بکات. دوایی هاتین جارێکی تر تەمدیدمان کرد ڕەنگە موفق نەبوو بێتین لەوەی کە خەڵک ئاگادار بێ لە تعدیلکردنەکە و خەڵک بێ ئومێد بوو لەوەی کە ماوەکە بەسەر چووە. ئێستا لەسەر داوای لیژنەی تایبەتمەند دوای داواکاری شارەوانیەکان بە هاوئاهەنگی لەگەڵ وەزارەتی شارەوانی ئێمە ئەگەر بەڕێزان ئەندامانی پەرلەمان ڕەزامەند بوون و بوو بە قانون ماوەیەکی ترە دەینەوە بە شارەوانیەکان و بە ئەو کەسانەی کە توانن لە یاساکە سوودمەند ببن. ئەگینا هیچ موجبێک نییە یاسایەک دەرچوو بێ هەر لە هەمان خولی پەرلەمانی دوو جار هەموار بکرێ جگە لە بابەتی مودە ئەو بابەتی مودەیەش لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە. بەڵێ کاکتۆر. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر بۆ ئیزافەی قسەکانی جەنابەت داواکاری ئەنجومەنی پارێزگاکانیشی لەگەڵ بووە لەسەر درێژ هەمواری دووەمی ئەم یاسایە. سەبارەت بە ناونیشان بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیارێکی تر هەیە ئەگەر دواتر لیژنەی یاسایی و بە هەمانجی لیژنەی شارەوانیش تاوتێ بکەن مادێک ئیزافە بکرێت تایبەت بە زەویە سندوقیەکان چکە لە ئێستادا ئەنجومەنی وەزیرانیش سەرقاڵی چارەسەرکردنی ئەو بابەتەیە. ئەگەر مادەیەک لەم یاسایە ئیزافە بکرێت دەبێت ناونیشانیش گۆڕانکاری تێ بکەوێت بۆیە لێرەدا ئاماژەم پێکردووە بۆی لیژنە خۆیان دواتر شێوازی مادەکە بخەنە ڕوو دەبێت ناونیشانش لێرە حسابی ئەو مادەیە بکرێ ئەگەر دەستکاری کرا. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس دەست خۆش بێ مادەی یەکمان بۆ بخێنەوە بەڕێزە. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوای ئەوە نقطە نیزامێکە دەدەمێ. بەڵێ فەرموو. مادەی یەکەم بەرگەی سێمی مادەی دووی یاساکە هەموار دەکرێتەوە بەم شێوەیە خوارەوە دەخوێندرێتەوە. سێم
بۆ مەبەستی بە خاوەنکردنی پێویستە زێدەڕۆکار لە ماوەی 6 مانگدا لە ڕێکەوتی بەرکاربوونی ئەم یاسایە داواکاریەکی نووسرا و پێشکەش بە سەرۆکایەتی یەکەی کارژێڕی بکات. بەڵێ ئەو ئەندامە بەڕێزانەی ئەیانوێ قسە لەسەر ئەم مادەیە بکەن فەرموون. بەڕێزان ناوەکانە خوێنمەوە سەبارەت بە مادەی یەک کاک شێخ زاهر کاک هێویدار کاک مەلاوەیز هەدیە خان کاک مەلاجیات کاک چیا ڕۆژان خان ڕۆژان ئیبراهیم دکتۆر ڕێبوار دکتۆر زێدان ژیان خان خەدیجە خان کاک سەروان کاک حاجی سەفین سەوسن خان کاک شوان دکتۆرە گەلاوێش سەلما خان کاک بەڵێن کاک لێر ڕۆژان خان کاک باڵامبۆ سۆس خان دکتۆر عەبدوڵڵا کاک شاخەوان کاک سەرکۆ کاک هاوڕێ کاک ڕزگار ئەم جارە زوو کاک ڕزگار وەرگم خەترم لێ کرد بەڕێزان کاک سەرکۆ کاک هاوڕێ و کاک ڕزگار کەیتر کەیتر هەمووی لەسەر ئەو مادەیە لێرە کێمان نەنووسیوە گوڵستان خان بەڵێ کەیتر نووسیتم چی بکەم لێیان گەڕێ کاک هێویدار بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم مادە زوو ئەم قانونە ئەسڵەن کە خۆم ئیمزام کو کردوتەوە بۆ پێشکەشکردنی ئەم پرۆژە یاسایە کە بووتە قانون لە پەرلەمانی کوردستان قانون واتە ئەبێ عەدالەت بێتن بۆ هەموو کەسی وەکو یەک بێتن ئەوەی کە لێ سوودمەند دەبێتن لەم قانونە بۆ ئەوانەیە کە پێشتر لە خانووی تەجاوزدا بوونە خانووەکان تاپوو دەکرێتن دوای دەرچوونی قانونەکە لە مادەی یەک فەقەرەی دوو دیارە وەزارەتی شارەوانی و بەڕێوەبەرە شارەوانیەکان لە پارێزگەکان لە شارەکان وتیانە ئەو خانوانەی کە ئێستا بوونەتە مولکی تجاری بۆیان نییە تاپوو بکرێن باشە کابرا ئەوە یاداشتێک بۆ ئێمە هاتووە لەسەر لەلایەن چەندین هاوڵاتیانەوە پێش 20 ساڵە لەسەر ئەو زەویە خانووی دروست کردووە نەدار بووە هەژار بووە پێشمەرگە بووە ئەنی خەڵکی هەژار بووە ئێستا ئەڵێن شوێنەکەی تو بووتە تجاری کابرا چۆزانی بوو دەبێتە تجاری ئێرە وەکو هەموو خەڵکی تر و ئەم قانونە ئەسڵەکەی ئەوەیە فەلسفەکەی ئەوەیە بۆ ئەوانەیە کە زێدەڕۆیان کردووە خانووکە ببێتە مولکەکە تاپوو بکرێتن دوای ئەوە کابرا بخۆی چیلەکەتن دەبێتە مولکی ئەو بۆیە داوا ئەەکەم مادەی یەکەم فەقەرەی دووەم ڕاست بکرێتەوە بەو شێوە لێ بکرێتن هەر کەسێ لە خانووی تەجاوزدا بێتن پێش
پێش قانونی ساڵی ژمارەی 2010 کە نیشتەجێتدا بووی هەیە بۆ خۆی تاپۆ بکرێتن و ئەوە نییە کە نووسیەتی تەنیا بوو سەکەنە کابرا بەس بوو سەکەن تێدایە ئەی بچی تێدا پێش 20 ساڵە بچی تێدایە یعنی ئەوە ئەم قانونە تەفسیرەکەی غەدر لە زۆربەی خەڵکی ئەکرێتن کە لەناو ئەو خانوانەدان ئێستا بووتە شوێنێکی تجاری کابرا چوزانێت تجاریە و سەرۆکی پەرلەمان ئەم قسەم کرد ئەوە نییە پارچە زەویەکم هەبێ یان خانوەکەم بێ داواکاری خەڵکە پێشکەش ئێمەی کردووە منیش لەم پەرلەمانە بە فرسەتم زانی کە قانونەکە زۆر گرنگە پەیوەندی بە ژیانی خەڵکی هەژار هەیە و دەبێ ئەم پەرلەمانە دەنگیا و خەڵکە بێتن زۆر سوپاس بەڵێ هەدیە خان بەرەی سەرۆکە پەرلەمانی سەبارەت مادەیەکی پێدوی بوو بەحسی بەرگایەکیش هات باکردن چونکە سنووری پارێزگاها دووکێک گەلک کێشە هەینە سەران زێدەڕوە ji ber hindê pêşêniyar dikim madde êkê de madde duê de birga êk û du bibine êk û vî rengî lê bihêt yekem xaniyê zêdegavî bikevîte snûrê bajirvaniyê û ew xaniyê li ser wî zevî durist bûy bû merema niştecîbûnê bikar bihêt zor spas بەڵێ زۆر سپاس کاک مەلاویس بەڵێ سەرۆکی پەرلەمان طبیعی ئەو یاسایەکی زۆر گرینگە دەتوانین بڵێن یەکێک لە دەستکەوتەکانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان دەرکردنی ئەو یاسایە من پێشنیار دەکەم بۆ ئەوەی جارێکی تر دووچاری هەموار نەبینەوە ئەو ماوەی کە دیاری کراوە ماوەی 6 مانگ بکرێتە ماوەی 1 ساڵ وەرە هەمان کاتا پشتگیری ڕای برای بەڕێزم کاک ویدار ئەحمەد دەکەم و زۆر سپاس بەڵێ سپاس کاک شێخ زاهر بەناوی خۆی گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان دیارە یەکێک لە فەلسفە و ئامانجەکانی ئەو یاسایە ئەوە بوو کە هاوکاری ئەو کەسانە بکە کە زێدەڕۆییان کردیا و بووینە ئەمری واقع لەسەر زەویەکانی دەوڵەت بۆیە من پێشنیار دەکەم ئەو نرخانەی کە دانرایە لە پێشووتر نرخەکاندا ئەو نرخانە هەرزان بکرێت چونکە یەکێک لە هۆکارەکانی بەدەمەوە نەچوونی هاوڵاتیان بۆ تاپۆکردنی زەویەکانیان ئەوە بوو کە نرخەکانیان گرانە لەگەڵ ئەو شوێن و جێگانە ناگونجێت کە نرخەکان بۆ دانراوە و بەشێکی زۆریش ئەو زەویانە زەوی خۆیانن بە نمونە مەسەلەن لەو کۆمەلگا نیشتجیانەی دەوروبەری هەولێر کەسەکە مولکی خۆیتی ئێستا نرخێکی وایان داناوە کە ناتوانرێت زەویەکەی پێ تاپۆ بکات سەبارەت بە مادەی یەک خاڵی سێم ماوەیەک دانرایە کە 6 مانگە پێشنیار دەکەم ئەوە بکرێتە ساڵێک چونکە ساڵێکیش کەمە لۆ ئەوەی خەڵک بتوانێت بە هەیە نەدارە هەیە ناتوانانی ئەو پارەی نییە و بتوانانی خانەکانیان تاپۆ بکەن و زۆر سپاس. بەڵێ دکتۆرە گەلاوێش بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە یەکەم پێم باشە لە یاساکە برگەی یەکەم و دووەم ببێتە یەک برگە و بەم شێوەی لێ بکرێ خانوە زێدەڕۆکان کە دەکەوێتە سنووری شارەوانیەکان ئەو خانوانە لەسەر زەویەکە دروستکراوە بۆ مەبەستی نیشتەجێبوون بەکاربهێنرێت پاڵپشتی هەواڵانم دەکەم لە فراکسیۆن و سێمیش بۆ مەبەستی بە خاوەنکردنی پێویستە زێدەڕۆکار لە ماوەی پێم باشە بکرێتە 10 مانگ 6 مانگ زۆر کەمە بۆ ئەوەی بتوانن خانوەکان بەناوی خۆیان بکەن دەست خۆش بەڕێزان ئەم دەستەکان خۆش بێ دکتۆرە ئەم تعبیرە خۆی دوو مادەیە ئەبێ ئێوە بەس لەسەر بڕگەی سێم قسە بکەن ئەگەر داوای ئیزافاکە نەبێ بڵێن ئێمە ئیزافەمان هەیە کاکشوان بەڕێز سەرۆکی پەرلەمان من کاتی خۆی لە 2019 لە وەکو ئێستا گوتم ئەو یاسایە ناچێتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوەی عەدالەتی تێرانیە من پێم باشە دوو دەسەڵات بدرێتن چ بە وەزیری شارەوانی یان بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە ڕووی دانانی نرخ دەسەڵاتی وان بێ هەر شوێنە و بە پێی واقعی خۆی نرخی بۆ دابنرێتن بە ئەوی بتوانین کارەکە یاساکە جێبەجێ بکەین و ماوەش دیاری نەکرێ هەمان بە هەمان شێوە دەسەڵاتی ماوە لە دەسەڵاتی وەزیر بێ یان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیر بێ ئەنجومەنی وەزیران بێ چونکە ئەو یاسایە بە ماوەی ساڵێک و 2 ساڵ جێبەجێ ناکرێتن تەجاوزێکی زۆر هەیە لەگەڵ ڕێزم بەڵێ سپاس سەلما خان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا ئەم یاسایە کە لە ساڵی 2019 دەچێنراوە کە لەو قانونە باشانەی کە پەرلەمانی کوردستان دەری کردو لە پێناو بەرژەوەندی خەڵکا بووە بەڵام لە دوای ئەم قانونەوە ماوەی پێشتریش لە ڕاستیدا ماستەر پلانی شارەکان گۆڕانکاریێکی زۆری لە هاتووەتە سەر لەبەرەوە پێشنیارەکەم وەگوندی تازە لە ناو شارەکانە تێکەڵ لە قراغی شارەکانە تێکەڵ بە شارەکان بوون و ماستەر پلانەکان فراوان کراون
مثلا چەند نمونەیەک هەیە بۆ نمونە لە سلێمانی گوندەکانی تۆسپی گۆران فیاڵ ئەمانە کە کۆمەڵی کێشن بوون بە مجتەمەعی گەورە بۆی پێویستەکە ئەم قانونە لە ڕاستیان معالەجەی بۆ بدۆزێتەوە چووکە ئەم بابەتە باز نەکراوە. پێشنیارەکەم هەموو ئەو خانوانەی کە لە ماوەی پێشکەشکردنی داواکاری دەکەونە سنووری شارەوانەکانەوە بتوانێت جێگەی بکرێتەوە. ئەمە وەکو خاڵێکی ئیزافی. ئیزافێکی تریشم هەیە هەر سەر هەمان یاسا مادەی سی هەمواری یەکەمی یاساکە هەموار بکرێتەوە بڕگەی دووەمی نرخەکان بە جۆرێک بێ کە لە پێناو بەرژەوەندی خەڵکا بێ و نرخەکان کەم بکرێتەوە لە 105 بۆ لە 103 لە 102 بۆ لە 101 و لە 125 بۆ لە 115. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک بەڵێن. بەڕێ سەرۆکی پەرلەمان دیارە وەکو هاوڕێکانم باسییان کرد ئامانج لە دەرچواندنی ئەم یاسایە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و خەڵکە هەژارە بووە کە بە زیێدەڕۆ هینیان کردووە. ئێمە ئەوەی کاک شوان باسەکە دقیقە لە ڕاستیە ئێمە ئەم دانانی مدەیە هەموو جارێ مشکلی بۆ دروستکردوون. یعنی ئەگەر مەفتوحیش نەبێ من پێشنیاری پشتیوانی لەو ئاڕائاناکەم کە 6 مانگەکە لانی کەم بکەینە ساڵێک خۆی ئەگەر مدەکە پێم وایە مەفتوح بێ باشتریشە وەکەوەی کاک شوان باسی کە بەڵام ئەگەر تەحدیدیشی کەین یعنی حکومەت ڕێی وابێکە بۆ ئەوان بۆ شارەوانەکان وا باشتر ئەم کێشەیە زوو تەواو بێ پێم وایە لە 6 مانگ کەمە و جارێکی تر ئێمە تووشی هەمواری قانونەکان ئەبینەوە. ئەوەی کە ئیزافیە دووشت ئێمە لە کاتی دەرچواندنی یاساکە لە هەمواری یەکەمەکەش هەر باسمان کرد کێشەی ئەو زەویانەی کە لە ناو لە بینی دوو خانووی زیێدەڕۆیە ئەگەر لیژنەی شارەوانی جواب باتەوە گەیشت بەچی چۆن چارەسەری ئەو مۆزوعە بکەین. دووش ئەوەی سەلماخان باسی کرد زۆر دقیقە. یعنی ئەگەر هەڵەت تێ نەگەیشت بێتم ئەگەر کاک ڕزگاریش دەتوانێت دوای شەرحێکی بە هەندێک شوێن هەیە یعنی ناحیە و قەزا و شارەکە شمولی ناکە بەڵام شارەوانی هەیە یا ئێستا لە ماستەر پلانە گۆڕاوە قانونەکە شمولی ناکە. ئێبێ چارەسەری ئەو شوێنانە بکەین کە مثلەن زەوی زیێدەڕۆیتەیە خانووی زیێدەڕۆیتەیە بەڵام لەگەڵ قانونەکە یەک ناگرێتەوە عیلاجێکی بکەن ئەو گەرەوە لیژنەی شارەوانی ڕوونکردنەوەیکیش لەسەرەوەن. زۆر سوپاس. بەڵێ سپاس. ڕۆژان خان. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان تێبینی سەلما خان و کاک بەڵێنم هەیە و داواکەم بڕگەی یەکەمی ئەم مادەیە ئیزافە بکرێت هەموار بکرێتەوە و بەم شێوەیە لێ بکرێت خانوە زیێدەڕۆکە لە ماوەی پێشکەشکردنی داواکاریەکاندا و تا کۆتایی بنووسرێتەوە. ئەمە چارەسەرە بۆ ئەو شارەوانیانەی کە باستەر پلانەکەیان فراوان بۆ لە دوای دەرچوونی ئەم یاسایەوە بۆ ئەوەی ئەو گوندانش کە ئێستا کێشەن یعنی ئەگەر ئەمە نەکەین لەوەی لە داهاتوە جارێکی کە پێویستکە هەمواری بکەینەوە. ئەمە چۆتە ناو ماستەر پلانەوە ئەم شوێنانە ئێستا بەفعلی لە ناو ماستەر پلانی شارەکانن بۆ چارەسەرکردنی ئەوانە ئەبێ ئەو ئیزافەی بۆ بکەین و بڕگەی یەکەمیش هەموار بکەینەوە. سپاس. بەڵێ سپاس. کاک سەرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان جەنابتان باسان کرد لە سەرەتایی ئەموارکردنەوەکە کە ئەمە دووەمین جارە خۆی بەڕاستی ئەوە دیراسەیەکی زۆرتر بکرایە و بتوانرا لەسەر ئەرزی واقعە تا چەندێک جێبەجێکرا بۆی هەموو لایەنەکان وەربگیرایە بۆی بەم شێوازە لە خولێکە نەبێتە بەم شێوازە هەمواری بکرێتەوە. و پرسیارێکی کە لە کاتی دەرچوانیە یاسایە باسی وا کرات 300,000 هاوڵاتی سوودمە نەبێت لەمە. یعنی بەڕاستی لیژنەی شارەوانی بێ پێمان بڵێ یعنی ئەمە تاکو ئێستا چەندێکی جێبەجێ بووە لە ئەرزی واقع خەڵک چەندێک سوودیە بووە ئەم هەموارە چەندێک چارەسەری چەندێک لە هی هاوڵاتیانەکە ئەی ناکرێت ئێمە بەبێ دیراسەکردن دیسان هەموارێکی کە بکەینەوە و دوای خولی ئێمەش لیژنەی شارەوانی بڵێت بەم شێوازە نابێت و لەسەر ئەرزی واقع جێبەجێ ناکرێت. ئەمە هیوادارم لیژنەی شارەوانی بە جددی جوابمان بێتەوە چونکە ئێمە مەهامەوەیە کە خزمەتی هاوڵاتیان بکەوە بتوانین کێشەکانیان چارەسەر بکەین و نەکەوەی کە بە پێی میزاجی سەرۆکایەتی شارەوانیەکانە یان لایەنی جێبەجێکار دیسان ئێمە داوای هەموارکەینەوە چونکەوەی کە منەی بینم زیاتر قسەی شارەوانیەکانە لیژنەکە من ڕێزمێ بۆمان دووبوونیان ینی لە کارەکانیان کەم ناکەمە بەڵام بەڕاستی نابێت خۆی ئەبێت لە ئەرزی واقع بە دوواداچوون کرابێ بۆ واقعەکە. و بۆ مادەی یەکەم بەرە سەرۆکی پەرلەمان بڕگەی سێم یعنی ئێمە پێشتر ساڵێک دوای مدەتێکی پێی درا دوای ینی ئەم پرسیارم لە جەنابتان هەیە ئێمە توانین بە ئەم دەسەڵاتە بدرێت بۆ وەزارەت یعنی
مدەکە بدرێت بە وەزارەت ئەگەر نادرێت ناکرێت ئێمە دوای 6 مانگی کە ئەم خولە تەواو بێت دیسان بێنرەوە بڵێ وڵایت جێبەجێ نەکرا و خەڵکی کە نەبووە لە ڕاستیش داوای کە ئێمە بە دوواداچوونمان کردووە لە ئەرز واقعا هەندێک کەسێ سوودمەند نەبووە و ئەو سەرۆکایەتی شارەوانیانە یان بەڕێوەبەری ناحیەکە یەکەی ئیداریان بەڕێوەبەری یەکەی ئیدارەکان هەندێک جار میزان شەخسی بەکار هاتووە بۆ هاوڵاتیە کە بێ پشتوپەنا بووە وتیان ئەمە کەوتەتە دوای ینی لە کاتی یاساکە ئەم خانوە زیادە ڕۆی کرا و هەبووە پیان و تۆ لە ماوەی شەو ڕۆژێکا تۆ خانووی زیادە ڕۆی بکە بە تاریخی کۆن بۆیان کراوە یعنی واقعەکە ئەبێت لە مای شا بەڕاستی ئێمە بتوانین چاودێری بکەین لە جێبەجێکردنیە بۆیە داواکەم لە بڕگەی سێم بۆ مەبەستی بە خاوانکردن پێویستە زێدەڕۆکار لە ماوەی شەش مانگەکە بکرێت بە 1 ساڵ لە ڕێکەوتی بەرکاربوونی ئەم یاسایە و داواکاری نووسرا و پێشکەش بە سەرۆکی یەکەی کارگێڕی یان شارەوانیەکان بە پێی ئەو واقعی کە هەیە و لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا تاو خۆی 2 دقەیەوە 4 دقەیە قسە ئەخر سەرۆکی پەرلەمانەمە پشتیوانی قسەی بەڕێز سەلما خام بکەم و ڕۆژان خام بکەم کاک یاسین چییە؟ نانە سوپاس ئەوە هەموو ئەندامان قسە دەکەن قەیران پێکەوە تێدەپەڕێنین فەرموو کاک دکتۆر عەبدوڵڵا بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی ئەم بابەتە پەیوەندی بە بەرژەوەندی هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتەوە هەیە بە زۆری ئەوانەی کە زێدەڕۆیان کردووە لەسەر مڵکی دەوڵات خەڵکانێکن بەڕێزان کاک دکتۆر عەبدوڵڵا قسە دەکە بەڵێ فەرموو خەڵکانێکن ئاستی بژێوی ژیانیان زۆر لاوازە بەڕاستی من پێم وایە ئەم بابەتە پێویستە پەرلەمان دەست و پەنجەی نەرم بکە لەگەڵ ئەو بابەتەدا من لەگەڵ ئەو ڕایم کە دەڵێ نرخەکان کەم بکرێتەوە بەڕاستی ئەمە یەک دووش هەر لەگەڵ پشتیوانی ئەو برایانەش ئەو بەڕێزانەش دەکەم کەوتیان ماوە دیاری نەکرێت چونکە بەڕاستی هیوا هەیە من ئاگادارم بە ماوەی ساڵێ ناتوانیت چەند ملیۆن دینارێک کۆکاتەوە بیداتە حکوومەت بۆ کڕینەوەی زەویەکەی و لە هەمان کاتیشدا زۆر جار لە میدیاکانیش دەیبیسین خەڵکێک بە پارەیەکی زۆر کەم زەوی وەردەگرێت لە دەوڵەت بۆیە من لەگەڵ ئەوەم ماوە دیاری نەکرێ واگە دیاریش بکرێت 2 ساڵ بێ و پاشانیش نرخەکان کەم بکرێتەوە سپاس بەڵێ زۆر سپاس کاک مەلاجیهات بناوێ خدا مەزن و دلۆڤان بەڕێز سەرۆکا پەرلەمانی ji ber ku siyasiya hatiyedanan xizmeta feqîr û hejar e ez piştgiriya mamosta hêvîdarî dikem rastî ew kêşeya hatiye defme jî gelek cara xelkiya îna yani kesê xaniyê to bûyne ticarî ez bînim wisa xedreka têda hey ji çi halekê heye veterênma da bête çêkirin sebaret ya sê xala sê مدوێت ئەف گۆڕانکاریە تێدا بێنەکردن وەلەو ئەم دەستخۆشیە هەردوو لژنێ تایبەتمەند بکەین لژنە تایبەتمەند و یاسایی بەس تێداهاتیە بۆ مەبەستی بەخۆوانکردنی پێویستە زێدەڕۆکار لە ماوی 6 مانگدا بژم دوێرەیەکە زێدەڕۆکار نەمابیتن ینی چوو بیتە بەر دلۆڤانیا خودێ وەرەسە گەل بێتە نوێسین چکۆ تو گاوێدا مافیایی بێژیتن مری و چۆ خلاص لە ماوەی 6 مانگدا دیسا ئەس پشتگیری مامۆستا مەڵەوەیسی بکەم بیتە ساڵێکە ژیان مادە زێدەتر دەبێت لە ڕێکەوتی بەکاربوونی ئەم یاسایە داواکاریەکی نووسرا پێشکەش بە سەرۆکی یەکەی کارگیری بکات بەلێ مامۆستا سەرکوژی ئاماژە پندێدا و ئەژی تشتێکیت بێژم gelek تەخیرت بن ئەف معاملەتانێ سەبەب vê ku بە سەرۆکی یەکەی کارگیری بکات بۆ چیناکەنە لجنەل vêrê yani lijne bîtin بۆ چی شخصێک بیت مدیر دایره آن مدیر وحده بلا بیت لجنال ویره و زور سپاس بله سپاس جان خان برای سروکی پارلمان قسەکانم لەلایەن بەڕێزان هیویدار و هەدیاخان و مامۆستا مەلاجیهاد و دکتۆرە گەلاوێش کرا بۆیە پشتگیری هەمویان دەکەم زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک حاجی سەفین بەناوی خدای گەورە مێهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە خاڵی یەکەم پشتگیری کاک هێویدار دەکەم لەسەر تاپۆکردنی زەویە تیجاریەکان و کۆوانی تر
خاڵی دووەم پشتگیری مامۆستا مەلاوسی دەکەمەوەکە لە 6 مانگەوە بکرێتە ساڵێک. خاڵی سێم پشتگیری شێخ زاهیر دەکەم لە کەمکردنەوەی نرخەکان ئەگەر نرخەکان کەم بکرێتەوە خەڵکەکە توانای دەبی بۆ تاپۆکردنی ئەوەکەن تەخمینەکان کەم بکرێتەوە. و لە خاڵی دیش پشتگیری مامۆستا مەلاجیهاد دەکەم. سوپاس. بەڵێ زۆر سوپاس کاک سەروان. یەکەم جارم پرسیارەکە بین لێژنێ بەڕاستی سەبارەت داوای هەموارێ ئەو پرۆژە یاسای دیسان هەر وەزارەتی شارەوانی ناردێتی یان لێژنە ئامادەی کردووە. من ئەو پرسیارە دەکەم ئەگەر وەزارەتی شارەوانی نردوێتی تر وا هەز دەکەم وەکو هەموو هەموارەکانی تر وەک خۆی تێدەپەڕێندرێت ما بۆچی ئەو وەخت کوشتە هەبێت بەڕاستی ینی هەموو یاساکانی لە وەزارەت هاتوون هەموارەکان وەک خۆیان ڕۆیشتون هیچ ئیزافە نەکراوە هیچ گۆڕانکاری نەکراوە. ئەمن وان بینیوە هەموو جار وان بینیوە چکە ئەوە حەقیقەتە بۆ وانیە خۆ درۆ ناکەم درۆ دەکەم ئەیوانیە یعنی درۆ دەکەی ڕازگۆم لە هەموو دنیاش ڕازگۆتە. باشە کاک سەروان تخوا قسەکانی خۆت بکە فەرموو. ئاخروانیە کاکی من وار نییە بە بەڵگە پێت دەڵێم منیش بە بەڵگە پێت دەڵێم وایە قانونی پەروەردە کە هات من ڕێزی هەمووتان دەگرم هەموو جارش بە خوشکی گەورە ناوتێنم بەڵام ئەوەی دەڵێم وایە منیش بە بەڵگە بە خوشکی خۆم دەڵێم. بەڵێ فەرموو ئەوە یەک وەڵا هیچ ناڵێم بەڕاستی بەداخەوە. بەڵێ ژیان خان فەرموو. بەڵێ ئاقسەی کرد خەدیجە خان فەرموو. بەڕێ سەرۆکی پەرلەمان جەنابەت ئاماژە بەوە کرد کە ئەوە دووەم جار ئەم هەوارە دەکەین لەبەرەوەی کە مەسەلەی کۆرونا و ماوە و خەڵک نەیەتوانی داواکاری پێشکەش بکەم بەڵام لە ڕاستیدا هۆکارێکی تری ڕاستەقینە هەیە لە ئەوەی کە خەڵک ناتوانن ئەو بڵێن زەویانە بەنەوەی خۆیان تاپ بکەن ئەویش ئەو نرخانەیە بەڕاستی کە ئەمە لە هەمواری یەکەم دەستکاریمان کرد لە مادەی سێ برگەی دووەم کە دەستکاری ئەو نرخانەمان کرد ئەو نرخانە یەکجار زورن بۆ هەوڵاتن ئەوە پەیوەندی بە ئێمە دەکەن ڕۆژانە دەڵێن ئەمە ناتوانین بە بڕاپارەیە ئەو زەویانە تاپ بکەین بویە ئەوە لەو هەموارەدا لژنەی تایبەتمان نەچووتە سەر ئەو مادەیە مادەی سێ بویە پێشنیاز دەکەم کە ئەوان لێرە ئامادەنە ئەگەر بکرێتن بگەڕێنەوە سەر مادەی سێ و برگەی دووەمیش هەموار بکەنەوە و نرخەکان دەستکاری بکەن بۆ ئەوەی کە خەڵک بتوانن ئەو زەویانە تاپو بکەن کە بوو نمونە 125 دیاری کراوە لە خاڵی یەک برگەی دووەمی مادەی ئەو 125 بکرێتە 115 یان 120 یعنی هەماهەنگێکیش لەگەڵ حکوومەت بکەن بزانن ڕای ئەوانیش بەربگیرێت ئەوجا بڵێن ئەو دەستکاریە بکەن چونکە لەو پێشنیازەدا ئەم مادەیە هیچ دەستکاری نەکراوە و سەبارەت بە ماوەش یعنی منیش پێم وایە بەڕاستی ئەگەر ماوەکەش زیاتریش بکرێت باشترێکە هەتاکو خەڵکیش زیاتر دەرفەتیان پێ بدرێت بکرێتە ساڵێک. سپاس. بەڵێ سپاس. کاک ڕزگار. بەڕێ سەرۆکی پەرلەمانی کوردستان بەڕاستی ئەم یاسا ئەمە چەند جارە مەسەلەوە دوو جارە بۆی نەبێتە سێ جار و هەندێک پێشنیارەکەین پێشتریش لە لیژنە باسمان کردووە ئێمە گەر بتوانین زەویە بازرگانیەکان و پشتیوانی لە قسەکانی کاکی هەویدار و هاوڕێیانەکەم ئەو زەویانە مەسەلە کەسێک کە خانووەکەی شەقامێک بەبەر با بڵێن کۆڵانەکەی بۆتە شەقامی گشتیوە بۆ کەوتوتە سەر تاوەری بازرگانی حەق ئەمە بۆی تا بۆ بگرێت لەبەرەوەی با بەم سعرە نەبێ بە سعرێکی جاوە هەم داهاتێکیشە بۆ حکوومەت ئەمە کێشەیەکە کە خەڵک ڕۆژانە پەیوەندیمان پێوەکە. خاڵێکی تر ئەو گوندانەی کە شارەوانیان هەیە بەڵام نەحێنین بۆ نمونە گوندی گردەگۆزینە ساڵە ئاغا تووەسپی لە سلێمانی و لە شارەکانی تریش ئەمە هەیە ئەمەیشە گرفتێکی گەورەیە بەڕاستی و خاڵێکی تر زەویە سندوقیەکان بەڕێ سەرۆکی پەرلەمان یعنی ئەوەی کە ئێستاکە ئەم یاسایە شمولیەکە ئەم یاسایە شمولیە و کەسانەیەکە کە با بڵێن خانوویان دروست کردووە لەسەر زەوی زیادە ڕێوی بەڵام ئەوی تر سوودمە نابێلەی ئەوە دەسەڵاتی هەبووە مەسەلە چاوپۆشیان لێ کراوە کردوێتی بەڵام ئەمی تر ماوەتەوە خەڵکەیە پەیوەندی بە ئێمە کردوێتی من ئاڵتوونی خێزانەکەم فرۆشتووە ئەمە لێ سوودمە نابێ بەداخەوە و حەقا ئەمەش عیلاج بکرێ. خاڵێکی تر بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەوەیە با بڵێن ئەو ماوەی کە دەستخۆشی بۆ پەرلەمانی کوردستان کە ئەمە خزمەتێکی گەورەیە و دەستکەوتێکی باشە بۆ هاونیشتیمانیان
ئەو ماوەی کە لە سیانزەی سی 2010 ماوەکەمان درێژ کردو بۆ سیوێکی دوانزەی 2020 ئەمە بەڕاستی خزمەتێکی گەورە بوو بە هاون نیشتیمانیان لەو فترا زیادەڕەوێکی زۆر کرابوو. بەڵام لێرەدا یەک خاڵ هەیە ئەو خەڵکانەی کە هەر لەو ڕێکەوتەی با بڵێن پێش سیوێکی دوانزەی 2020 خانوویان کردو بوو، بەڵام ئەمانە خەڵکێک بوون بنمونە گەرم باسی گەرمیان بکەم 92 کەس داواکراو بوون لە محکەمە کە زیادەڕەویان کردو. لەم 92 کەسە 11 گیرا بەڵام هەشتاوێکی نەگیرا. ئەم 11 جەنابیشت ئاگدارە و لیژنە بەڕێزەی شارەوانیش ئاگدارە کە چەندێک ئێمە ئیشمان بۆیان کردو 11 کەسن ئەم 11 سوودمە نەبوونە. بەڕاستی یعنی ئەمەی شەحەقا ئاماژەی پێ بدرێ ئەوەی کە لەو ڕێکەوتا خانووی کردووە و لەو کاتای گیراوە و ئەمانە 3 مانگی سژن کراون 3 ملیۆن و 25,000 غرامەش کراون خانۆکانیشیان ڕوخێنراوە ئێستاکە هیچیان دەست نەکەوتەوە. بۆیە باشترە کە ئەم خاڵانە جێ بکرێتەوە بۆی خەڵک زیاتر لێی سوودمەند بێ و سپاس. بەڵێ سپاس کاک باڵام بوو. بەڕێز سەرۆکی پەرلەمانی ئەوەی ڕای دەستخۆشیم بۆ لیژنەی پەیوەندیدار من پشتگیری هەموو ئەو هاوڕێیانە ئەەکەم کە باسییان لە درێژکردنەوەی کاتەکە کرد کاتەکە درێژ بکرێتەوە، بەڵام ئەوەنە ئەم یاسا هەموار کراوە ئەمە دووەم هەموارە پێم وایە خەڵک هەر لە چاوەڕوانی ئەوایە لەم کاتەشا نایە بەدەمەوە ئەڵێ گەر ئێسەش تاپۆینەکەم جارێکی کە ئەم کاتە درێژەکرێتەوە لەبەرەوە حەقە بڕیارێکی کۆتا لەسەر ئەم بابەتە بدرێ ئەم کاتە درێژکرێتەوە بەس بڕیاری کۆتا. و من پێشم وایە کوردکردنەوەکە تەنها لە دوو بڕگەدا هەموارکردنەوەکە لە دوو بڕگەدا کافی نییە، لەبەرەوەی ئێمە بێ بزانین هۆکار چی وە کە خەڵک پێشوازی لەم یاسایە نەکردووە. یەکێک لەوەی کە خەڵک پێشوازی لەم یاسایە نەکردووە باری دارایی خەڵکەکە بووە کە ئەبینین ئەو ڕسمانەی لەسەر ئەم تاپۆکردنانە دانراوە پێم وایە بۆ خەڵکەکە زۆرە لەبەرەوەی لە پێشدا ئێمە زانین بڕیاری حکومەت هەبووە لە هەندێک ناوچە لە هەرێمی کوردستان کە ئەو زەویانە تاپۆ بکرێت بە نرخێکی لەمە کەمتر. بۆیە من پێشنیارەکەم مادەیەک بۆ ئەم بڕگەیەک بۆ ئەم مادەیە زیاد بکرێ بۆ کەمکردنەوەی نرخەکانی کە لە هەریەک لە مادەی 3 بڕگەی 2 خاڵی 3 و مادەی 3 بڕگەی 2 خاڵی 1 و مادەی حوتەمی ئەم یاسایەدا هاتوون کەم بکرێنەوە بە شێوەی لە 5 بۆ لە 3 لە 2 بۆ لە 1 و لە 125 بۆ لە 115. سوپاس. بەڵێ سوپاس کاک شاخەوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت هەمواری دووەمی یاسای بەخاونکردنی زەویە ئەو زەویانەی کە لە سنووری شارەوانیەکان زیادەڕەویان لەسەر کراوە هیواداری لە ڕاستی یعنی ئەم هەموارە بە جۆرێک بێ کە لە بەرژۆندی خەڵکی فەقیر و هەژار بێت، چونکە لە ڕابردوو دیارە ئەو سعرانەی یا ئەو خەمڵاندەی کە بۆی کراوە وەکو پێویست نەبووە، بۆیە ئامادەیان تیان نەبووە کە بەدەم ئیشەکەەوە بڕۆن بەدەم کارەکەەوە بڕۆن. لەبەرەوە لە ڕاستی گرنگە یعنی ئەم هەموارە بە جۆرێک بێ کە خەڵک بتوانێت یعنی بتوانێت مفاتەحەی لایەنی پەیوەندیدار بکات و بچێت ڕێکارە ئیداریەکان بگیرێتە بەر. و من پشتیوانی و هاوڕێیانەکەم کە داوای ئەویان کردووە 6 مانگەکە بکرێ بە ساڵ و پشتیوانی ئەو هاوڕێیانی کەش ئەەکەم کە باسی کەمکردن و پێشنیاری داشکاندنی سعرەکانیان کردووە. لەبەرەوە گەر بڕیار بێ هەموارەکە بۆ خەڵکی کەم دەرامەت و خەڵکی فەقیر و هەژار بێ لە ڕاستی حەق وایە ئێمە لەم هەموارە ینی هەم سعرەکان داشکاندن و ئەوە بکرێت و هەم بەڕاستی وەزارەتی تایبەتمەندیش لە ڕاستی مراعاتی زروفی ئابووری خەڵکی کەم دەرامەت بکات لە هەرێمی کوردستان. سوپاس. بەڵێ دکتۆر زێدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی یەکەم پێشەوەی کە قسەکانم بکەم پشتگیری لە کاکیڤیدار مەلاوەیسی شێخ زاهیر کاک شوان و سەلماخان و کاک بەڵێن و هەدیەخان دەکەم، بەڵام وەکو ڕوونکردنەوەیەک بە حکومەوەی ئەندامی ئەو لێژنەیەشم بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو بابەتێک کاکیڤیدار بە ئاماژەی پێکرد سەبارەت بە زەویە بازرگانیەکان لە واقعدا شوێنەکە خۆی زێدەڕۆیی بووە، بەڵام ڕۆژگاری ئەمڕۆ کۆبوونەوەی خەڵک لەم شوێنە وای کردو شوێنەکە کۆڵانەکە ببێت بە بازرگانی. بۆیە پێویستە لەگەڵ لێژنە هەمەهەنجێک بکرێت لەو بابەتە ڕێگەچارەیەک بدۆزرێتەوە ئەو شوێنانەی کە لە دوای تەجاوزات بوون بە بازرگانی جیاواز بکرێنەوە ئەو شوێنانەی کە پێشتر واقعی بازرگانیان هەبووە. و سەبارەت بە ماوەی پێشکەشکردن
بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو لێژنەی شارەوانی دەتوانین بڵێن تاکە لێژنە بوون کە سەردانی سەرجەم شارەوانەکانی هەرێمی کوردستانمان کردووە و جێگای دەستخۆشیشە بەداخەوە کە هەندێک لە بەڕێزەکان ئاماژە بۆ بکەن بڵێن ئێوە پێشنیاری وەزارەت وەردەگرن یان لەسەر ڕێی وەزارەت دەڕۆن ئێمە واقعی شارەوانەکانمان وەرگرتووە ئەوان کێشە و گرفتیان هەیە کە ئەم یاسایە جگەلەوە یاسایەکی گرنگە بەڵام لە واقعی کارکردنیشدا یاسایەکی ئالۆزە ڕەنگە بڵێ مادەکانی کەمە بەڵام واقعی شارەوانەکان تۆزێ ئالۆزە ڕەنگە جارێکی تریش پێویستی بە هەموار بێ چونکە لە ناو کارکردندا تووشی هەندێک گرفت دەبن شارەوانەکان خۆشیان بەرچاویان ڕوونیە کە کێشەکانیان چۆن دێتە پێش بۆیە ئەم ماوەیە بکرێتە ساڵێک لەگەڵ ئەوەدانی ماوەکە کراوە بێ ئەگەر کراوە بێ خەڵکیش پابند نابێت بە کارکردن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بۆیە تەنها ماوەکە بکرێتە ساڵێک بەڵام لە هەمان کات ئەو ماوەیەمان ئەگەر درێژ کرد دەبێت ڕەچاوی ئەوەش بکەین کە لێرە ئاماژەی پێ نەکراوە ماوەی یاسایی یاساکەش درێژ بکرێتەوە ئێمە لە یەکەم جار لە 2019 لە یاسایی ژمارە 3 گوتمان بۆ 3 ساڵ بێ بەڵام دەبێت ڕەچاوی ئەوەش بکرێت یاساکە لێرەش تەمەنەکەی ئاماژە پێ بکرێتەوە دیاریکراوە بێت چونکە شارەوانەکان پێویستن بە ماستەر پلان و بەکاری ترە لە دوای ئەو ساڵێک کە دیاریکراوە زۆر سپاس. بەڵێ سوپاس سەوسن خان. بەڕێز سەرۆکی پارلەمان من پشتیوانی لە گشتە و بەڕێزانە دەکەم کە سەبارەت بە نرخەکان قسەیان کرد کە نرخەکان کەم بکرێتەوە چکە لە ڕاستیدا ئەم یاسا زیاتر لە بەرژەوەندی خەڵکی کەم دەرامەتە و هەروەها پشتیوانی لەوانەش دەکەم کە کاتەکە درێژ بکرێتەوە پشتیوانی لە کاک عەبدوڵڵا دەکەم کە گوتی 2 ساڵ لە ڕاستیدا بۆ ئەوەی کە جارێکی تر ئەم یاسا نەگەڕێتەوە پەرلەمانی کوردستان کاتەکە چەند زیاد بی ئەوەندە لە بەرژەوەندی خەڵکی کەم دەرامەتدایە بۆیە من پرسیارێکی ئاراستەی لژنەی تایبەتمەند دەکەم بۆ نمونە ئەگەر کەسێک نەیتوانی لەو کاتەی دیاری کراوە لەبەر بێ ئیمکانیەتی چۆن چارەسەری ئەو بابەتەی بۆ دەکرێت زۆر سپاس. بەڵێ کاک هاوڕێ. بەناوی خوای گەورە میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستی بە حکمی ئەوەی سەرەتای دەست بەکاربوونمان لە پەرلەمان من لە لیژنەی شارەوانی بووم هەندێک زانیاریم هەیە پێم خۆشە بە واقعی لەسەر ئەم یاسایە قسە بکەین سەرباری و یاسایەکە هەر لە سەرەتا پێمان وا بوو بۆ خزمەتی هاوڵاتیانە دەمەوێت دوو جیاوازی باس بکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان جیاوازی یەکەم ئەوەیە ئەو هاوڵاتی پەنای بردووەتە بەر ئەوەی کە عەرزەیەکی زیادە ڕۆ بکا بە خانوو هەموو زۆرینەیان ئەو هاوڵاتیانن کە هاوڵاتی کەم دەرامەتن هاوڵاتی هەژارن و هەوڵیان داوە بچن لە جێگەیەک خانوویەک دروستکەن بۆ ئەو نیشتە جێبوون کە لە چاوی خەڵک و حکوومەت و ئاوەدانی دوور بێ ڕاستە ئێستا بەشێک لە زەویەکان کەوتۆتە سەنتەری شارەکان و زیادە ڕۆیەکان و مەبەستەکەم چی بۆ مەم گێڕایەوە یعنی مەبەستەکە ئەوەیە کە ئەم نرخانە هەرچ نرخێکە دانرێ بۆ ئەم تاپۆکردنی ئەم زەویانە کەمترین هاوڵاتی پێوە پابەندە بێت لەبەر ئەوەی لە ئەمری واقعە هاوڵاتیەکە وا بیرەکاتەوە باشە ئەگەر تاپۆینەکە چی بەرامبەرەکرێ ئایا ڕوخێنرێ سەرباری ئەوەی کێمە لەگەڵ ئەوە نین بڕوخێنرێەوە پێم وایە هیچ نەبێ با ئێمە ئەم جیاوازی لە پەرلەمانی کوردستان نەهێڵین لەم سنتەری هەولێرەی پایتەختە لە سلێمانی ئێستا لە گەرمیانیش دەستیان بۆ بردووە یعنی زەوی دراوە بە هەندێک وەبەرهێن یعنی سەروی ملیار دۆلار قازانجی کردووە لە کاتێکە هیچ جیاوازیەکی نییە هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانەیە باشە بۆ ئێمە وا نەکەین ئەم جیاوازیە کە 100,000 فەرقی هەیە هاوڵاتیەک کە ئەم زەوی کردۆتە خانوو نرخەکان لابین بۆ ئەوەی زۆرترین هاوڵاتی پێوە پابند بێ و بچێ بەدەم داواکاری حکوومەتەوە بۆ تاپۆکردن هیچ نەبێ پارەی ڕسومات و کۆمەڵێشت بۆ حکوومەتە گەڕێتەوە یعنی قەزدەکە ئەوەیە با دۆخی دارایی حکوومەت ڕەنگە ئەو مەبلەغە پارەی کە لە هاوڵێتێکی سێنیە ئەوەندە زۆر نەبێ کە بتوانێت خزمەت گوزاری پێ بکات جادەی پێ بکات سەربارەی ئەوی لە یاساکە هاتووە بۆیە من پێشنیارەکەم ئینە ڕاستیە ئەم یاسایە بۆ ئەوی دڵنیابین بۆ خزمەتی خەڵکە و دڵنیابین کە جیاوازی لە نێوان هاوڵاتیانە نییە کە باسم کرد زەوی چەند گران بەهادراوە نرخەکان هەر لا بدرێ تەنها ئەو پارەی ڕسوماتانە بگەڕێتەوە بۆ حکوومەت ڕەنگە کافی بێ و پشگیری بەڕێز کاک سەرکۆ سەلماخان کاک ڕزگار ئەەکەم بۆ بۆچوونەکانیان. بەڵێ سوپاس سۆست خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەگەڵ ئەوەی کە ئێمە کەوتینە دواوە و زوربەی قسەکان کراوە بەڵام مەسەلەی تەجاوزات فعلا من تەئیدی ئەو برایە ئەەکەم ئەو هاوڕێی کەوتی ئەبێ
عمری جێبەجێکردنی ئەم یاسایش دیاری بکرێت چونکە بۆی بە شێوەیەکی مەفتوح نەبێ ئەگەر وا بێ یعنی مەسلەی تەجاوزات بەردەوامی ئەبێت لەناو لە هەرێمی کوردستانە ئەمە بەنسبەت ئەو خاڵەوە مەسلەی ئەوەی کە من لەگەڵ پشتیوانی ئەو خاڵاکەم کە کاکێویدار و ڕوژانی مەسلەی ئەو کەسە نەیزانیوە کە زەوی ئەبێ بە زەوی تیجاری لەبەر ئەوە ئەکرێ ئەویش بەڵام ئەو نیسبەتەی کە بۆی داڕێ گۆڕانکاری نیسبەتی ڕسوماتەکان گۆڕانکاری بەسەرابێ و خاڵی سێهەمیشم مەسلەی یەک ساڵەکە ڕام لەگەڵیا و خاڵی چوارەمیش مەسلەی کەمکردنەوەی نرخەکان چونکە ئەو نرخانە ئێستا بۆ دەرامەتی خەڵقی کوردستان نرخێکی بەرزە و سپاسان. بەڵێ سپاس دکتۆر ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە 2009 کاتێک کە ئەو یاسایەمان دەرچوان ئەلبەتە پێش ئەو یاسایە خەڵکی بە تایبەتی زێدەڕۆکاران لە هەرێمی کوردستان ئومێدێکی گەورەیان هەڵچنی بوو لەوەی کە ئەم یاسایە هەم بە شێوەیەکی دادپەرارانە کێشەکان بۆ چارەسەرەکە و ئیتر چیتر زێدەڕۆکاریش نامێنێ لە زێدەڕۆیش نامێنێ لە سەر زەویەکانە بەڵام بەداخۆ ناڵێم کۆی گشتی یاسایەکە هەندێک بڕگە هەیە ئومێد ئێمە لە کاتی مناقشە گفتوگۆیەکی تێروتەسەلمان لەسەر بابەتێکی گرنگ کراویش بابەتی نرخی ئەو زەویانەیە کە زێدەڕۆیان لەسەر کردبوو بەڵام بەداخەوە لەم هەموارەی کە هاتووە نرخی بابەتی نرخەکانی تێدا نییە ئێمە ئومێد دەکەین یا داواکەین بابەتی نرخەکانیش ئیزافە بکرێ بۆی کە نرخەکان گونجاو بێ لەگەڵ زەویەکانە ئمە هاوڵاتی هەبوو شەکوای ئەوە هەبووە کە زەوی هەیە تاپۆیە ئەو نرخەی بۆ زەوی زێدەڕۆکار دیاری کراوە هەمان ئەو نرخەیە کە بۆ زەوێ کە خاوەنی تاپۆی هەیە ینی بۆیە حەقە پێداچوونەوەی بۆ بکرێ سەبارەت بەو ماوەی کە دیاری کراوە 6 مانگ بۆی کە داواکاریەک پێشکەش کرا زەویەکە خاوەن زەویەکە بتوانێت کە خاوەنداری بکە و دیارەکەمە چونکە با بڵێن لە ڕووی ماڵیەوە ئەوانەی کە ئەو زەویانیان هەیە داهاتیان باش نییە تکایەکەن بەلانی کەم بکرێتە ساڵێک بۆی بتوانن کە ببن بە خاوەنی زەویەکانیان. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک چیا؟ بەڕێز سەرۆکە پەرلەمانی مادەیەک برگایەکێ پشتەوانیا کاکی ویداری کەم گەل بچوونێ وان هەواڵانم هەروەسا کێمکردنا نرخا داجت گەلوانم برگا سیەدا مجم کێمکردنا دەمی 6 هەیف من پێ باشە وەکو کاک عەبدوڵڵی ئیشارەت پێدایە ببتە 2 ساڵ پشتەوانیا وێ ڕایەکەم. زۆر سپاس. بەڵێ ڕۆژان خان ڕۆژان ئیبراهیم. برای سەرۆکە پەرلەمانی ئەم وەسە پێت حەسەن و شەخنێت هەمی پەرلەمانتارێت بەڕێز کوواف یاسا وەکخوا حەقێوێ نەهاتە دانێ چەند مناقەشە سەر هاتنکردنێ و چەند گفتوگو بوو دەولەمەندکردنەوەی هاتنکردنێ مخابن لانی پەیوەندی داژ وەکخوا نەهاتە جێبەجێکردن بجا سەبەب ئەمن ما وەکو پێویست نەداڕشتووە سەبەب ئەون نەشێن ئیدارەدانەوەی بکەن ئەس پێشنیارت کەم یاسا جارێک دی سەر و شنی چونکی برگا نرخاتێدا بەحس ناتەکردنێ یعنی ئەم چەند مودەی زێدەژکن خەلکە گازندێت کردن نەشێن پارەی بدن یعنی هەر چەند مودەژ بێ درێژکردنی هەر وەک خۆیە ئەو خەلک استقلال کن کو ئەم شاخنت پەرلەمانتارە چێت بتن خولەگی ژدی سەبەب بێت هەموارکردنی مودە درێژکن وێجا باشترە یاسا کوی یاسا جارێک دی بێتم بە هەموارکردنی سەر و شنی ئەگەر نرخا کێمکن و پشتگیریان بەڕێزاژت کەم یەت بەحسی درێژکردنا مودێژە کرین و بەحسی کێمکردنا نرخاژە کری و هەم گەل پێشنیارە خەمە کو ئەو جارێک دی یاسا هەمی بێتن داڕشتم بە و جارێک دی بچەتم بۆرە جێبەجێکردن. سپاس. بەڵێ سپاس. کاک لێر. بەڕێز سەرۆکی پەرلەمان لێر عەبدولخالق سەرەڕای پشتگیریکردنی پێشنیازەکانی کاگڕزگار پشتگیری بۆ چوونی هەموو هاوڕێیانە ئەەکەم کە لەگەڵ درێژکردنەوەی ماوەی داواکاریەکانن ئەمەش بەرەنجامی بۆ ئەوەی کە دەرفەتێکی زیاتر بڕەخسێندرێ بۆ خەڵکانە. زۆر زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک عوسمان سێدەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە منیش هاوڕام لەسەر ئەوەی کە 6 مانگەکە بکرێ بە ساڵێک و هەروەها نرخەکانیش لە 105ەوە بکرێ بە 103 دووەکە بکرێ بە 1 125ەکە بکرێ بە 115 و هەروەها ئەو زەویانەی کە سنووخین ئەوانش بتوانین لەم هەموارەیە چارەسەرێکیان بۆ بدۆزن کە بۆ کێشەیەکی گەورەی و ماوەتەوە و هەروەها زەوێت تجارەکانی شەرۆک و برادران باسییان کرد کابرا لەسەر خواستی خۆی نەبووە هەنی ماستەر پلان کراوە و ئەرزەکەی خانۆکەی بووە بە
تجاری بۆ ئەمە بەسە پێویستە ئێمە چارەسەرێکی بۆ بدۆزینەوە بەمە شارەکەمان جوان دەبێت ئەگەر نا ئەو زەویانە بە هەڵپەسێراوی دەمێننەوانێ و دیمەنی شارەکەشمان شارەکانیشمان بە شێوەیەکی ناشرین ئەمێنێتەوە ناتوانێت لەگەشە بکە بۆیە هاوڕاو پشتیوانی سەرمەخان کاک بەڵێن کاکی ویدار ڕۆژان خان کاک ڕزگار کاک زێدان کە هاوڕاو پشتیوانی لە ڕایەکانی ئەوانژەکەم و دۆست پاس بەڵێ سپاس کاک مەلا ناسر خۆی ئەو مادەی بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 1 بەرگەسیە من پێشنیارەکەم چەند بەرگەیەکی تر زیاد بکرێ بۆ چارەسەرکردنی کێشەی زەوی زیادەڕۆ بە تایبەتی لە سنووری هەموو سنووری کوردستاندا. 1 من پێشنیارەکەم ئەو زەویە سندوقیانەی کەوا لە ناوچە گەڕەکە تەجاوزەکانە دروست کراوە بەڕاستی دەسەڵات بدرێت بە سەرۆکی شارەوانیەکان بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ئەو لە نزیکەوە ئاگادارە وەزعەکە چۆن چارەسەری ئەکا. 2 کێشەی زیادەڕۆ ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لە 2006 زەوی دابەش نەکراوە بۆیە خەڵکیش ناتوانێت بڕوا لەم کۆمپانیا لە کەرتی تایبەت هەندێک حتا فەرمانبەریش ناتوانێت خان و وەربگرێت بۆیە ناچارە بێ زیادە ڕۆ بکە و هەروەها دەربارەی ماوەکە منیش هاوڕای برادرانم لە 6 مانگەوە بکرێ بە ساڵێ و نرخەکانی زۆرە کەم بکرێتەوە. کێشەی ئەو خانوانی ئێستا بە ئەمری واقع کە بوونەتە بازرگانی بۆیان تاپۆ بکرێ و لە سەدا 20 نرخی زەویەکانیان لێوەربگرێ بۆ حکوومەت ئەوەش کارێکی زۆر باشە. خاڵێکی تر هەیە زۆر گرنگە کەس باسی نەکردووە گرفتی تاپۆنەکردنی ژمارەیەکی زۆر خان و زەوی لە ئۆردوگا زۆرە ملیەکاندا لە دوای 32 ساڵ هەتا ئێستا بۆیان تاپۆ ناکرێت بەهۆی نەمان و فەوتانی بەڵگەنامەکانیان کە لە کاتی کۆڕەوەکەی ساڵی 91 و چەندین کارەساتی تر بەسەریان داهاتوە. بۆیە داوا ئەەکەم لە ڕێگەی دادگا و سەرۆکی شارەوانیەکانی ئەو سنوورانەوە جێبەجێ بکرێت بۆیان تاپۆ بکرێت. زۆر سپاس. بەڵێ سپاس. گوڵستان خان گوڵستان باقی برای سروکا پارلمانی دیار اماینا دیفهمیاد آخفتنید مهات نگودن بعضی پشتگیریان در برادرگم برای سروکا پارلمانی درست کردن در اینانا هر یاسایی که جبو بر جوانده همی خلکی هری ما کردستانه تای بد خلکی کیم درآمد و داد پروری تدا هبیتن جبو وی چند آخفتنید مهات نکردن جلای کاک هیویدار هدیا خان دکتر گلاوش و ملا جهاد و جیان خان و شیخ ظاهر و دکتر زیدان و روژان خان زور سپاس. بله زور سپاس. لیجنا کاک یاسین ناونه نوسیبو بس قصه بکە فرمو قصه ده فرمو قصه بکە. سپاس بۆ دەرفەتە بەڕێ سەرۆکی پەرلەمان دیارە ئەو یاسایە زۆر هاتوچۆی کرد و زۆر ماندی بووین پێیەوە هەمومان خەڵکی کوردستان هەموو تەمەعیدەوەی کرد بوو. بەڵام من یەک پێشنیاتان بۆ دەکەم مەسئول هەیە لەو کوردستانەی 1000 دۆرمی داگیر کردووە کەسیش نارێ بەلای دابچێ بۆ حکومەتی هەرێم پێ لە جەرجی خۆی نانێ یعنی بە سعرێکی گونجاو 2 ملیۆن ئەو ئەرزانە لەسەر خەڵکی فەقیر و ژەر تاپۆ بکە. یعنی بۆچی کابراەک لە سێبەردان خانوەکەی 125 مەترە بە قوڕ کراوە بەدار کراوە سەرەکەی جەمەلۆنە بۆ خۆ بچوومەتە ماڵیان یعنی داوای 50 وەرەقەی لێ دەکەن بکرێ بە تاپۆ بۆ 1.5 ملیۆن نەبێ هەموو خەڵک و خەلاص و بڕەوە یعنی پێویست ناکە خەڵکی هەژاری ئەوەی خەڵکی هەژار نەبێ ناچێتەوە کامە لەمە ئێستا کە فەن و ماڵتان بەنە سێبەردان ئەمە یەکی خانوەکتان بە بەلاو دەدەمێت یعنی بەجددی خەڵکەکە زۆر فەقیرە وەڵی جێ ژیانی نییە. یعنی حکومت ئاوی لێ وەردەگرێت کارەبای لێ وەردەگرێت خەدەماتشی بۆ بردووە با پارێکی ڕەمزی وەگرێ خەڵکی کوردستانی زۆر بە کوردستانی وماندوو بووە هەموو خەڵکە ئەو خەڵکانن کە لە داهاتەکان هاتوون دێهاتەکەیان زادەی بۆ نەچووە هیچی بۆ نیە هاتووە لە شاری بۆ خۆی عارەبانەی داناوە دەژێ 50 وەرەقەی لەکوێ بوو ئەی بۆ حکومت ناچێ ئەو کابرایی بگرێت کە ئەو زەویەی پێفرۆشتون یعنی ئەو کابرای کە ئەو زەویەی دابەش کرد بە گولیستان لە سێبەردان ئەجا ئەو نمونەیەکی بەسیتە لە ڕانێشەیە لە هەموو شوێنە بۆیە پێشنیار دەکەم بۆ لەژنەی شارەوانیش هەموو برادەرەکان بە هەمومان دەستە ناودەست یەکنین سعرێکی ماقولدانین ملیۆنێک ملیۆن و نیوەک بی خۆ حکومەت زەرێ ناکە چییە؟ زۆر سپاس بەڕێزان ئەندامە بەڕێزەکانی پەرلەمان پێشەوەی دەرفەت بدەین بە بەڕێزان لە لیژنەی تایبەتمەند بۆی قسەی خۆیان بکەن جارێ ئەو پرۆژەیە ئەو پێشنیازە یعنی ئەو پێشنیازە یاسایە لیژنەی شارەوانی بەڕێز ئامادەیان کردووە بەرمەبنای داواکاری
جێبەجێکارانی یاساکە لە شار و شارۆچکەکانی هەرێم و با بڵێن شارەوانیەکانی هەرێمی کوردستان. و خۆتان نەزانم قانونە قانونێکی ئیستیسنائیە یعنی قانونێکی اعتیادی نییە بەکراوەیی بێ. بەکراوەیی بێواتە پەرلەمانی کوردستان بڕیارێکی قانونێک دەرەکا ئەڵێ بە خەڵک ئەڵێ تۆ بە بەردەوامی تەجاوز بکە بە بەردەوامی ئێمە ئامادەین بۆ تاپۆکەین. ئەوە بۆ پەرلەمانی کوردستان و شەئنی پەرلەمانی کوردستان نابێت. لە بیدایەتەوە باسی ضرورەتی هەموارکردنی ئەم قانونەمان کرد و ئەو بەڕێزانە هاوکارانمان لە لیژنەی شارەوانی بەرمەبنای ئەم ضرورەتە پرۆژەکەیان حازر کردووە. هەموو ئەو ئیزافاتانەی کە بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە پەرۆشیان بۆ پێشنیازە یاساکە عەرزیان کردووە. ئەگەر لیژنەی مختص باوەڕی پێی هەبێ ئەبێ لەگەڵ وەزارەتی شارەوانی جارێکی تر بۆ بە عەمەلیکردنی ئەو گۆڕانکاریانەی بەڕێستان داوایەکەن لەسەر و ئەرزی واقع لەگەڵ وەزارەتی تایبەتمەند هاو ئاهەنگی بکە و مەسئولیەتی هاوبەش هەڵبگرین پێکەوە لە بابەتی هەموارکردنی ئەم یاسایە. ڕاوێژکردن هاو ئاهەنگیکردن لەگەڵ وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان واجبی پەرلەمانی کوردستان و لیژنەکانی پەرلەمانی کوردستانە. بەڕێزان بەراوردی ئەو ئیمتیازە بکەن کە قانون و پەیڕە و لە هەرێمی کوردستان بەدە ئەندامی بەڕێزی پەرلەمانی کوردستانی داوە لەگەڵ هاوتاکانمان بۆ نمونە لە عێراق. ئەندامی پەرلەمان لە عێراق ئەندامی ئەنجومەنی نوێنەران ئەسڵەن بۆی نییە شتێک پێشکەش بکە بە ناوی پێشنیازە یاسا. ئەوە تەنها حکوومەتە کە بە بەردەوامی پرۆژە یاسا نێرێ بۆ ئەنجومەنی نوێنەران و لە ئەنجومەنی نوێنەران پەسەند دەکرێت. بۆیە ئیمتیازێک هەیە کە قانون و پەیڕە و داوێتی بە ئەندامە بەڕێزەکانی پەرلەمان ئێمە یەکەم نابێ نادیدەی بگرین، دووەم نابێ پێمان وابێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسایەکی نار بۆ پەرلەمانی کوردستان و ئێمە پەسەندمان کرد مانای ئەوەی ئێمە ملکەچی ڕوئیایەکی دیاریکرا بووین. ئێمە و حکوومەتی هەرێمی کوردستان پێکەوە سیاسەتی تەشریعی هەرێمی کوردستان بۆ خولێکی پەرلەمانی کوردستان و بۆ کابینەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان دائەڕێژین. ئێمە پێکەوەین لە دوو سەنگەری جیاوازین. بۆیە ئەوانەی کە لە حکوومەت دێنە و پرۆژانە بەڵێ توانین دەستکاریان کەین، دەستکاریشمان کردوون بە هاو ئاهەنگی و هەندێک جاریش پێشنیازی ئەندامانی بەڕێزی پەرلەمانە، بەڵام لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان ئێمە پەیوەندیمان گرتووە. ئەم پەیوەندیگرتنە پەیوەندیە تەندروستەکەیە. ناتەندروست ئەوەیە ئێمە لە دۆڵێک بین و ئەوان لە دۆڵێک بن لە کاتێکە سیاسەی تەشریعی دەوڵەت هەرێمەکە سیاسەتێکی پێکەوە داڕێژراوە. ئێمە پێکەوە ئیتیفاقمان کردوە چۆن مامەڵە بکەین، چۆن سیاسەی تەشریعی ئەم کابینەیە و ئەم خولەی پەرلەمانی کوردستان جێبەجێ بکەین. لەو ڕوانگەیەوە داوا لە لیژنەی پەیوەندیدارەکەم هەموو ئەو گۆڕانکاریانەی کە ئەندامە بەڕێزەکانی پەرلەمان داوایەکەن لەگەڵ دەسەڵاتی تەنفیزی دەسەڵاتی جێبەجێکردن مناقەشەی بکەنەوە جارێکی تر. فەرموون لیژنەی مختص. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سپاس بۆ بەشداری ئەندامانی بەڕێزانی پەرلەمان. چەند پرسیارێک ئاراستەی لیژنەی شارەوانی کراوە. جارێ بەر لەوەی ئێمە هەمواری ئەم یاسایە لەسەر داوا و داخوازی ئەنجومەنی پارێزگای هەولێر، ئەنجومەنی پارێزگای سلێمانی، ئەنجومەنی پارێزگای دهۆ کە سێ ئەنجومەنی هەڵبژێدراوی خەڵکن، داوایەکی فەرمی نووسرا و ئاراستەی لیژنەی شارەوانی کراوە بۆ ئەوەی تەنها مودەی پێشکەشکردنی داواکاریەکە هەموار بکەینەوە و کاتێشکری پێبەخشین. ئێمە لە لیژنەی شارەوانی دوای کۆبوونەوەمان بە تێکڕای دەنجی ئەندامانی لیژنەکەمان داوامان لە بەڕێز دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆ ئەوی ڕەزامەندی بفەرمونون جارێشتر ئێمە ئەم یاسایە هەموار بکەینەوە. بۆیە هەموارکردنی ئەم یاسایە لەسەر داخوازی ئەنجومەنی پارێزگاکان و لیژنەی شارەوانی بووە. ئێمە وەک لیژنەی شارەوانی بەپێی بەدواداچوومان و سەردانکردنمان بۆ تەواوی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان، تەواوی سەرۆکی شارەوانی قەزاکانمان دیتووە و گوێمان لێگرتوون. بەرمەبنای ئەوە ئێمە لە لیژنەکەمان دانیشتوین کۆی ئەو سەرنج و تێبینیانەی لامان گەڵاڵە بووە، ئەمانەوێ لە بەرژەوەندی هاوڵاتیان لە دووتوێی ئەم هەموارەدا جێگایان بکەینەوە. بۆ مودەکە کاک بەڵێن پرسیاری لە ئێمە کرد،
داوای 6 مان کراوە بۆ مودە بەڵام ئێمە هیچ ڕێگریەک نییە لە لیژنەی شارەوانی کە ئێمە بتوانین 6 مانگەکە بکەین بە ساڵێک هیچ ڕێگریەک نییە لەوەی کەەوە ئەندامانی بەڕێزی پەرلەمان پێشنیارێکەکەن بۆ هەموارکردنی بڕگەیەک لە بڕگەکانی تری یاساکە لە بەرژەوەندی هاوڵاتیان ئێمە لە لیژنەی شارەوانی پشتیوانی ئەەکەین و دوازاریش بێگومان ئەم یاسایە بەدەنجی ئێوەی بەڕێز پسند دەکرێت بۆیە ئەم هەموارە بە هیچ شێوەیەک بۆ وەڵامدانەوەی برای بەڕێزمان کاکسەروان لەسەر داوای وەزارەتی شارەوانی نەبووە بەڵام ئێمە لە لیژنەی شارەوانی قەناعەتی تەواومان بەکاری هاوبەش هەیە لەگەڵ وەزارەتی شارەوانی پێمان وایە هەر یاسایەک دەربکەین پێویستیمان بەڕاوێژ و هەماهەنگی هەیە بێگومان دوای خوێندنەوەی دووەم بۆ ئامادەکردنی راپۆرتی دەنگدانیش ئێمە لەگەڵ بەڕێز وەزیری وەزارەتی شارەوانی کۆبوونەوە ئەەکەین و هەماهەنگی ئەەکەین بۆ ئەوی بتوانین بڕیارێک بدەین مادەکان بە شێوازێک هەموارکەینەوە کە دوازار لە بەرژەوەندی هاوڵاتیان بی کاکسەرکۆ کۆمەڵێک پرسیاری کرد بەڵێ ئێمە لە لیژنەی شارەوانی بە دوواداچوونی ورد ئەەکەین ئێمە زانیاری تەواومان هەیە زیاتر لە 450,000 خانووی زێدەڕۆ لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان هەیە لیژنەی شارەوانی بێئاگان نییە لیژنەی شارەوانی ئاگای لەوەیە کە 122,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستان داواکاری پێشکەش کردووە بۆ سوود وەرگرتن لەم قانونە لیژنەی جێبەجێکردنی ئەم قانونە لە تەواوی قەزاکان و نەحیەکان و پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان دەست بەکارن ئێمە لە لیژنەی شارەوانی پەیوەندی و کۆنتاکتی تەواومان لەگەڵ لیژنەکان هەیە سەرنجەکانیان وەرەگرین ڕۆژانەش وەڵامی هەموو ئەو پرسیارانەیان ئەدەینەوە کە ئەوەی پەیوەستە بەڕوونکردنەوەیەک مادەیەک لە مادەکان خۆزگە کاکسەرکۆ کە پرسیار و ڕەخنەکانی ئەگرت ئێستا خۆشی لێرە تەحملی کردبا و ئامادە بووە بۆ ئەوەی گوێی لە وەڵامەکانی ئێمە گربە بۆیە ئێمە نە لەسەر داوای سەرۆکی شارەوانیەکان نە لەسەر داوای بەرپرسی یەکەی کارژێڕیەکان قانون هەموار ناکەینەوە ئێمە کوڕی ئەم میلەتین هەڵبژێراوی ئەم میلەتین ئەندامانی پەرلەمان لە لیژنەی شارەوانی خوشک و براکانمان لە لیژنەی شارەوانی بە پەرۆشن بۆ ئەوی ئەم یاسایە کە زۆرترین هاوڵاتی لە چین و توێژە هەر هەژار و کەم دەرامەتەکان لی سوودمەند بین خۆمان پەرۆشین کە کوڕی خەڵکی هەژارین ئەمانەوەی یاساکە بە شێوازێک هەموار بکرێتەوە کە دوازار بچێتە خانەی بەرژەوەندی هاوڵاتیان سەوسەن خان ئەگەر کەسێک نەیتوانی سوود وەربگری ئێمە ئەمانەوێ بە هەموو شێوازێک ئەم یاسایە بە شێوازێک هەموارکەینەوە ئێمە بە ناوی تەواوی خوشک و براکانمان لە لیژنەی شارەوانی پشتیوانی لە پێشنیازی برای بەڕێزمان کاک شێخ زاهیرەکەین کە باسی یەکەم کەس وابزان باسی کەمکردنەوەی نرخی کرد ئێمە لە لیژنەی شارەوانی پشتیوانی لەوە ئەەکەین کە بە شێوازێک نرخ داببەزێنین کە لەگەڵ ئاستی توانای هاوڵاتیان بێت کاک یاسین برای بەڕێزمان هیچ خانوویەک لە چوارچێوەی قانونی زێدەڕۆ ئەگەر خانووەکە مڵکی شارەوانی نەبوو بێ پێش تێزاوزکردنەکە نرخەکەی ناگاتە ئەم نرخە ئێمە نامانەوێ هاوڵاتیەک بە ملیونە نیوێک خان و تاپۆکە ئێمە ئەمانەوێ هاوڵاتی بە نرخێکی زۆر کەمتر و ڕەمزیتر لەو نرخە خان و تاپۆ بکە بۆ ئەمە بەستەش دڵنیا بکەوە دەنجی هەموو ئەندامانی لیژنەی شارەوانی لە پاڵ ئەوەیە کەوا بە کەمترین نرخ بتوانین خانووەکە تاپۆ بکەین لەسەر هاوڵاتیان و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس مادەی دوایەوەمان بۆ بخوێنەوە فەرمونون مادەی دوو بەس ئەو پێنجەمە هەر لای خۆتانەوە ئانوسیوتانە بڕگەی پێنجەم بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی دوو بڕگەی دووەمی مادەی پێنجی هەموار دەکرێتەوە بەم شێوەیە دەخوێنرێتەوە ئەو کەسەی کە حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە بە سوودمەند نەبوو هەژمار دەکرێت ئەگەر ڕوبەری زێدەڕۆکە زیاتر نەبوو لە کەمترین ڕوبەری دیاریکراو لە بڕگەی پێنجەمی مادەی دووی ئەم یاسایە ئێمە بە ناوی خوشک و براکانمان لە لیژنەی شارەوانی داواکارین برگەی سوودمەندبوون لەم یاسایە لا ببرێ واتە هەر هاوڵاتیەک کە ئەم حکومەکانی ئەم یاسایی لەسەر جێبەجێ ئەبن بە سوودمەند نەبوو هەژمار بکرێ و سوودمەند نەبوو بە تەواوەتی لا ببرێ پێشنیار دەکەین بڕگەی دووەم لە مادەی پێنجەم لا ببرێ و زۆر سپاس کێ قسەی هەیە بەڕێزان کێ ئیزافەیەکی قسەتان هەیە کەستا بیانووسە کاک لێر و کاک
والله زۆر بوو ئەگەر یەکێک دووبارە بوو بەس بڵێ پشتگیریەکەم یان ئیزافەکەی بڵێ بەڕێزان لەیلا خان بەڵێ کاک باڵامبۆ دکتۆر زێدان کاک لێر کاک شێخ زاهیر کاک یاسین دکتۆر محێدین کاک مەلاوەیز کاک عوسمان شنۆخان لەیلا خان کاک جیهاد نەجات خان کاک شاخەوان بەڵێ ڕزگار گوڵستان خان تەواو بەڵێ کاک باڵامبۆ سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵەیەکە بوو من ویستم ڕاستی کەمەوە لەوێدا هەڵەکە هەیەکە ئەڵێ ئەو کەسەی حکمی ئەم یاسایە دەیگرێتەوە بە سوودمەند نەبوو هەژمار ئەکرێت ئەگەر ڕووبەری زیادەڕوویەکە زیاتر نەبوو لە کەمترین ڕووبەری دیاریکراو لە بڕگەی پێنجەمی مادەی دوی ئەم یاسایە بڕگەی پێنجەمی مادەی دوی ئەم یاسایە ئەڵێ نابێ هیچ کەسێکی مادەی دوو تەواوە بڕگەی شەشەمە کاک باڵامبۆ بڕگەی شەشەمە بەس هەڵەکاوەیە ئەبێ ئەوە ڕاستکرێتەوە بەڵام بابەتێکی کەش هەیە هەندێک گوند هەیە کە پێشتر لە ماستەر پلانانە بوون کەسێک لەوێ کە زیادەڕۆی کردووە ئێستا خراوەتە ماستەر پلانی بۆ نمونە قەزایەکەوە یان پارێزگایەکەوە ئەوە لە یعنی حەق نییە بە کاتی ئێستا کە دوای ماستەر پلانەکە حسابی لەگەڵا بکرێت چونکە ئەوە بۆ نمونە لەوانەیە لە نەوەتەکان لە لادەیەک زیادەڕۆیەکی کردووە ئێستا تۆی هێنی بە 200 مەتری پارێزگایەک بڵین مەعاملەی لەگەڵاکەی پێم وایە نەعەدالەتێکی تایە بۆیە حەق وایە بە کاتی ئەوانەی کە دیاری کراوەکەی زیادەڕۆیەکە کراوە حسابی ئەو کاتەی لەسەر بکرێت ئەو سنوورە لەو کاتەدا چی بووە سپاس کاک باڵامبۆ زۆر سپاس کاک لێر بەڕێز سەرۆکی پەرلەمان هەرە و ڕاستکردنەوەی هەڵە بوو کاک باڵامبۆ فەرمووی بەڵێ زۆر سپاس لەیلا خان بە ناوی خوا بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری تەواومان بۆ هەر جۆرێک لەم یاسایی کە تایبەتە بە کەسانی کەم دەرامەت و ئەو توێژێکەوە محتاجن و بە هیوامکەوە ئەو یاسایە زوو تێپەڕێنرێت و جێبەجێ بکرێت بەڵام ئەگەر یارمەتیم بن لەسەر ئەسڵی یاساکە دوو تێبینیم هەیە یەکێکیان خاڵی 4 لە مادەی 3 لەسەر ئەوەی کە ئەوەی کە دروست کراوە ئەو خانووی کە دروست کراوە لەسەر زەویە زیادە ڕۆکە ئەگەر پێچەوانی ئەو ماستەر پلانە بوو ئەوە شارەوانی بۆی هەیە لەسەر ئەرکی خۆی ئەو کەسە لای باد لەسەر ئەرکی خۆی لای بە ئەمە هەم دروستی کردووە هەم لەسەر ئەرکی خۆی لای بە بەڵام ئەم بە زەوی قەرەبووی ئەکاتەوە لەبەر ئەوە ئەم کەسە زەرەرمەندێکی زۆرە ناکرێ ئەبێ پێویستەکە بە مادەش قەرەبوو بکرێتەوە ئەگەر بتوانن و سەبارەت بە خاڵی یەک لە مادەی دوو ئەگەر لە ئەو شوێنە ئەبێت تایبەت بێ بە نیشتە جێبوون یعنی تەرخان کرابێ بۆ نیشتە جێبوون زەویەکی زۆری کشت و کاڵی هەیە کە دراوە بە کە خانووی لەسەر کراوەوە هەروەها زەویەکی زۆری کشت و کاڵی هەیە کەوا دراوە بە کۆمپانیەکانی خانوبەرە کە خەتەرە یعنی هەم ڕووبەرێکی زۆری نیشتە جێبوون لە دەست دەرئەچێ و هەمیش ئەو شوێنانە مەترسیدارەکەەوە خانووی لەسەر دروستەکرێ بە حکمی ئەوەی زەویە کشت و کاڵیەکان زەویەکی فشەڵن و هینەکەشی بینراوە یعنی ئەو سەرپێچیانەی کە کراوە لەوێ خانوو دروست کراوە زیانەکەی بینراوە لەبەرەوە ئەمە شتێکی باشە کەڵێت تایبەت بێ بە نیشتە جێبوون بەڵام ئایا ئەو لیژنە بەڕێزە قسەیان بۆ ئەوانە چێکە لەسەر زەوی کشت و کاڵی زەوی خانوویان دروست کردووە بە زیادەڕەویش حساب ناکرێت و هەروەها دراوە بە کۆمپانیای خانوبەرە زەوی کشت و کاڵی لە چەند سنووری شارەوانیە دراوە بە عقاراتکەوە خانووی و هەروەها شوقەی لەسەر دروست بکرێ کە پێویستە کار بکرێت ڕێگری بکرێت لەو زەویە کشت و کاڵیانە هەم بۆ ئەوەی ئەو ڕووبەرە کشت و کاڵێ لە دەست نەچێ و هەم بۆ ئەوەش مەترسی هەیە کە خانووی لەسەر بکرێت سپاستانە سپاس کاکتۆر مەحێدین لەیلا خانەگەر مایکەکەت کوژێنە لێزە
بەڕێز سەرۆکی پەرلەمان من هەرچەندە ئەندامی لیژنەی شارەوانیم لەگەڵ سیاغەی دەقی ئەوەکەم ئەو سیاغەی کە نووسراوە و داڕشنەی کراوە بەڵام دوو پێشنیار ئضافە دەکەم کە بکرێتە بڕگە لەسەر ئەو بابەتەی یەکەم شێت من داوای بەتایبەتی ئەو شوێنانەی کە قەزا هەندێک لە قەزا و ناحیەکانی کوردستان کاتی خۆی تووشی شاڵای و ڕاگواستن بوون و شارەکان وێران کران و خانوەکان تەختی زەوی کران لە خودی یاسا کۆنەکە نرخی خەملاندنی زەویەکانیان بە 102 خەملێنرا بوو من پێشنیار دەکەم ئەو نرخەکەم بکرێتەوە بە 101 چکو حکوومەت نەسلفی عقارداتە ئەوانەی کە گەڕانەوە شوێنی خۆیان نا هاوکاریش دەکرێت خاڵی دووەم ئەوەیە کە بتایبەت بە زەویە سندوقەکان و ئۆردوگاکان پێشنیار دەکەم کە دەسەڵات بدێتە ئەنجومەنی وەزیران بە ڕێنماییەک بابەتی ئۆردوگاکان بەتایبەتی ئۆردوگانە زۆرە ملایانەی کە لە دوای ڕاپەڕین مەسەرەن ئەوراقەکانیان نەمابوو ئەوەکانیان نەمابوو تاپۆکانیان نەمابوو هەرچەندە تاپۆ نەکرام و خانوەکانی ئۆردوگاکان و زەویە سندوقەکانیش بۆیە پێشنیار دەکەم کە دەسەڵات بدێتە ئەنجومەنی وەزیران بە ڕێنماییەک بابەتی هەم ئەو ئۆردوگانەی کە ئەوەلیاتیان نەماوە و هەم زەویە سندوقەکان لە شار و شارۆچکەکان و پارێزگاکان چارەسەر بکات و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. گوڵستان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵی من پرسیارێکم هەبوو داوای ڕوونکردنەوەمە کرد لە بەڕێزان لە لیژنە ئەوەی کاڵێ بە سوودمەند نەبوو ئەژمار بکرێ بۆچی؟ بەڵێ. ینی ئەوە من تەنیا ئەو پرسیارەمە بوو زۆر سپاس. باش. کاک ڕزگار. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان لەسەر مادەی دوو قساکەم هەندێک گوند کە ئێستاکە کەوتنەتە ناو نەخشەی شارۆ یعنی ئەم گوندانە تەمانەمە ڕەنگە ماڵ هەبێ لەوێ 400-500 مەتر مەساحەی خانوەکەی بێ یا کەمتر زیاتر ئەمە حەقە لە ڕاستیە با بڵێن بە دیاریکراوی پێشتر لە یاساکە هەیە لە پارێزگا 200 مەتر و لە قەزا 300 و لە نەحیە 400 بۆ 500 مەتر من ناڵێم دەستکاری ئەوە بکرێ بەڵام ئەوەی کە زیادە لەوە مثلا بە سعرێکی ڕەمزی حسابی بۆ بکرێ و بۆی ئەوە بکرێ لەبەرەوە ئەوە مینەکەیە بۆ یعنی بۆ بەرپرسێک کە تەنها مەساحەی مەزبەحەکەی 600 مەترە بەڵام بۆ خەڵکێکە خەڵکی ئەو گوندەیە یاسای دوانزەی ساڵی 2012 کاری پێنەکراوەی بێ کە ئێمە بە دوواداشور ماکرۆ لیژنەی شارەوانی لە زۆربەی شارەکان ئەو گوندانەی کە کەوتون ناو نەخشی شارۆ بە پێی یاسای دوانزەی ساڵی 2012 کاری بۆ نەکراوە ئێستا لێرە زەرمەند بووە حەقە لێرە ئێمە ئەوە لە بەرچاو بگرین و من لێرەشتا پشتگیری لە قسەکانی کاک دکتۆر محێدینەکەم سەبارەت بە زەوی کۆمەڵگە زۆرە ملەکان سپاسانەکەم. سپاس. شنۆخان. بەڕێستەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی دووەم پشتیوانی لە قسەکانی برای بەڕێزم کاک باڵام بۆکەم و ئیزافەیەکم هەیە کە پێشتر کاک بەڵێن بە پرسیار ئاڕاستەی لێژنەی کرد بەڵام وا بزانم وەڵامی وەرنەگرت من پێشنیارەکەم ئەو زەویانەی کە لە نێوان دوو خانوودان پێی دەوترێت زەوی سندوقی ئەوانیش بەمان شێوە مافی خۆیانە تاپۆ بکرێت بە مادەیەکی سەر بە خۆم گرفتە چارەسەر بکرێت. زۆر سپاس. کاک یاسی. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت ئەو مادەی کە دەڵێ ئەو خەڵکانەی کە تەجاوزیان کردووە سوودمەند نەبن بەڵام بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر خەڵکەیە بازرگانی کردووە و 10 و 15 خانووی هەیە یعنی هەقوایە کەسەکە یەک خانووی بەبەرکەوێ یعنی نەک هەر هەمووی لە هەمووی عافو بکرێ. زۆر سپاس. کاک عوسمان سێدەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دوو بڕگەی دووەمی مادەی 5 یاساکە هەمە دەکرێتەوە بەم شێوەی خوارەوە دەخوێنرێتەوە. دووەم ئەو کەسەی کە حکومەکانی ئەم یاسا دەهەنگرێتەوە بە سوودمەند نەبوو ئەژمار دەکرێن ئەگەر ڕوبەری زێدەڕۆکە زیاتر نەبوو لە کەمترین ڕوبەری دیاریکراو لە بڕگەی 5 مادەی دوی ئەم یاسایە ئەی ئەگەر زیاتر بوو لەبەر ئەوە دەبێت ئەمە چارەسەرێکی ئێمە بۆ بدۆزینەوە ئێستا ئەگەر بڵین زیاتر بوو لەوە بە نرخێکی با بڵین بە نرخی بازار بە نرخی ڕۆژەوە بکرێت هەروەها ئەوەی کە جەنابی کاک دکتۆر محێدین کاک باڵام بۆ کاک ڕزگار شنۆخان پشتیوانیان لە یەکەم لە داواکان بۆ مەسائلی
ئەو وەردوگات زۆرە ملیانەی کەوا تا ئێساکانە بەشێکی زۆریان هەر بە شێوەیەکی ئەوپەسێراوی ماونەوانێ یا ئەو خانوانەی لە شار و شارۆچەکان ڕووخاون بۆ نمونە لە شارۆچکەی دوکان تا ئێستا ئەو خانوانە بەشێکیان تاپۆ نەکراون کە ماونەوانەیە ینی لە زمانی ڕژەما ڕووخاون ئۆردوگای بنگرت تا ئێساکانە تاپۆ نەکراوە بەڵبەسێراوی ماوەتەوە بۆیە پێویستە لەم هەموارەیە چارەسەری ئەو کێشانە بکرێت و زۆر سپاس. مامۆستا جیاد. بله بناو خدا مزان دلوام برای سروک پارلمانی راستی از هفدجم گل بو چونا کاک لقمانی کوب ایک جاری گوتی اوه نمینیتن تویا اف خاله بمینیتن سودمند نبو وید دا هبیتن بو چیچ کو توید برای خدانه بس از شتگیدید بیجم برای خدانه مهناوی کسی اوه خدان اوه تجاوز کری یعنی چون که هندک تانیت کرین اف عقارات تا یعنی سحکنا موقع عقاری یعنی بیجین تاریخ انشای کاکنگی هاتیا چه کردن که اول نبی برای آمده بیت برالایی که احتمال گلک خلطی بین تیران جف کسی هنه که وظیفه دا نوظیفه دا بشین هاری کاریا هنده که بتکرین جدا شده زور سپاس. کاکتور زیدان. برای سروش پارلمان پیشوی کامل لسر او ماده بکن پیوسته سەرۆکاتی لژنە ڕوونکردنەوەیکی لەسەر مادەی سێ هەمواری یەکەم هەبێت لەسەر نرخەکان چونکە بە پێی تەسەسول دەکەوێتە پێش ئەو مادەیە سەبارەت بە مادەی دووەم کە بڕگەی دووەمی مادەی پێنجەمی یاسا هەمواری یەکەم دەکرێت پشگیری لە قسەکانی بەڕێز کاک لوقمان سەرۆکی لژنە دەکەم بەڵام هۆکارەکەش ئەوەیە کە پێویستە زێدەڕۆکارەکە لە سودمەدمون لا بدرێت چونکە کاتێک کە ئەوەی بۆ پارێزگار 200 متردان درراوە بۆ قەزاکان 250 و بۆ ناوەندی ناحیەکان 300 متر کاتێک کە متری ئیزافی دەکرێت دادەندرێت بە بەلاشی پێ نادرێت تاکو سودمەدمون هەژمار بکرێت بە هەمان پارە و نرخە بۆیە داواکراوە لە لژنە ئەم خاڵە لا بدرێ و زۆر سپاس. کاک شێخ زایر. بەناوی خۆی گەورە بەڕێ سەرۆک پەرلەمان وەڵام من دوو ئەوم هەیە یەکیان لە ڕووی سیاغەکردنەوەکە پێشنیار دەکەم بەو شێوەی لێبێ ئەو بڕگەی دووەم ئەو کەسێک کە حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە بکرێتە ئەو کەسانی کە حکومەکانی ئەو یاسایە دەیانگرێتەوە چونکە جەمعە کەسێک نییە بەتەنە بە سوودمەند نەبوو هەژمار دەکرێت ئەو کەسەی کە حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە بە سوودمەند هەژمار ناکرێن بە سوودمەند هەژمار ناکرێت بەو شێوەی لێ بکرێت پرسیارێکیشم لەکە لیژنەی تایبەتمەند لە دێڕی ئەخیری ئەگەر ڕووبەری زێدەڕۆیەکە زیاتر نەبوو لە کەمترین ڕووبەری دیاریکراو لە بڕگەی پێنجەم یعنی مەبەست لێرە چێشتەکە ڕوونیە و ڕوونکردنەوە بدەن زۆر سپاس. کاک مەلاوەیسی. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە سەبارەت بە مادەی دوو پشگیری هەر یەک لە بەڕێزان کاک لوقمان وەردی و دکتۆر زێدان و شێخ زایر دەکەم و زۆر سپاس. نەجات خان. برای سەرۆک پەرلەمانی سەر هەندێک و ئەس ئەندۆمە لیژنە شەڕەوانیمە بەس گەلک جۆرە بچوونێتمان بە هەند نهێ ناوەرگرتن ئەگەر هۆت بۆ ناوەرگرتن ئەو 6 مانگ دو ئێک ساڵ بیتن بەس وەختی دا گوتی نە تیڤایی لە 6 مانگ بیت بەر هەندێ یا دوێ مادە دوێ هەکەم بەرێ خب دەینێ بوو وەم کەسەوە ئەبێت سوودمەند نەهێنە حسێبکردن سوودمەند نەبوون هەژمار دەکرێت ببیتە سوودمەند بە سوودمەند هەژمار ناکرێت وەک پشتەبانیا کاک شێخ زاهری دکەم هەروەسا پشتەبانیا کاک مامۆستا عوسمانی دکەم کو لێرە ئەگەر هاتوو چوو بوو نمونە ئەو ئەوێ سوودمەند بیتن 200 بوو نمونە بۆ قەزا 210 میتر بیتن بی حالەتیدا ژێناگریتن بۆچی چنگۆ یا تحدید کری کەمترین ڕووبەر لێرە تیبیا ئۆنمەرجا دانن بۆ هەندێک و کەمتش ڕووبەرێ دیارکری بیتن هەکە کەمت یعنی پتر بوو تیبیا مەرجەکی بودانن چونکە بەلکەی 210 بیت بەلکەی 207 بیت بۆ 10 میتران 5 میترا سوودمەند نەبیتن ئەمە دەزارال خەڵکی کەبیت و زۆر سوپاس. کاک شاخەوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دوو لەسەر دیاریکردنی ڕووبەر یعنی ئەو ئەگەر کەسێک با بڵێن ڕووبەری زەویەکەی 210 مەتر بێت ینی ئەو دەمەترەی کە با بڵێن زیادەی لە ڕووبەرەکەی لەسەر ئاستی ناحەکان و قەزاکان با بڵێن هەتا شارەکانیش ئەگەر بۆ هەر ڕووبەرێک چەند مەترێک زیاد بووە یا زیاترە لەبەرەوە لە ڕاستی ئەنی گرنگە ئەو ڕێژەی یا ئەو چەند مەترەی کە زیادە لە ڕووبەری زەویەکەی خۆی کە بڕیارە بۆی تاپۆ بکرێ
ینی ئاساییە بە سعرێکی گونجاو بە نرخێکی گونجاو ینی پێ بدرێت و کابرا وەری برێتەوە خەمڵاندنی بۆ بکرێ پشتگیری برای بەڕێزم کاکزگارەکەم سوپاس. باڵێ بەڕێزان زۆر سوپاس. لیژنەی تایبەتمەند فەرمونەکە سەرنجێک تێبینیەکەی فەرمون کرد. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە پرسیاری چەند ئەندامێکی بەڕێزی پەرلەمان کاک بەڵێن پێشووتر و شنۆخانیش دواتر پرسیاری کرد سەبارەت بە زەوی سندوقی. زەوی سندوقی پێک دێ لەو زەویەی کە کەوێتە نێوان سێ خانوو واتە تەنیشتی ئەولای پشتەوەشی کراوەتە خان و زەویەکە بەتاڵماوەتەوە. لە ڕاستیدا ئەم حاڵەتە وازانم لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران زۆرترین حاڵەتمان لەو بابەتە هەبوو بۆیە بڕیاریش تایبەت لە ئەنجومەنی وەزیران دەرچوو سەبارەت بە سۆران بە تاپۆکردنی زەویە سندوقیەکان. بەشێک لە ئەندامانی پەرلەمانی بەڕێز و بەشێک لە ئەندامانی لیژنەی پەرلەمانی لیژنەی شارەوانیش لە پەرلەمانی کوردستان داواکاری ئەوە هەبوو کە مادەیەک زیاد بکرێ بۆ ئەوەی هاوشێوەی ئەوەی بڕیاری کە تایبەت بۆ سۆران دەرچوو بکرێت سەرتاسەری و بۆ هەموو ئەو حاڵە ئەو سنوور ئەوە ناوچەکانی تریش ئەم حاڵەتات جێبەجێ بکرێ. ئەمە هیچ ڕێگریەک نییە. ئێمە بۆ مەبەستە لەگەڵ وەزارەتی شارەوانی گفتوگۆکەین یا لە دوتوێی ئەم یاسایە جێ ئەەکەینەوە یا ئەگەر بڕیارەکەی سۆران بکرێت بڕیارێکی گشتگیر بۆ هەموو کوردستان ئێمە پشتیوانی لەوەکەین. بۆ وەڵامی کە من نازانم ینی بەشێک لەگەڵ ڕێز و احترامم بەشێک لە برادران بە دوو ئاواز قسە ئەکەن. لایەک ئێمە ئەڵێین ئەبێ ئەم قانونێکە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەتە کاتێک کە ئێمە ئەڵێین سوودمەندبوون لا ببرێ پاساوی خۆمان هەیە. کاک یاسین ئەڵێ نابێ خەڵکێک هەیە 20 خانووی لەسەر تاپۆکرایە قانونەکەی نەخوێندیتەوە بەپێی مادەی سێی هەموار کرا و فەقەڕەی پێنجەم ئەڵێ هەر زێ دەڕۆکاری بۆ یەیە تەنها یەک خانووی لەسەر تاپۆ بکرێ کەواتە کەس ناتوانێت دوو خانوویەک زیاتر تاپۆ بکە. گوڵستان خان سەبارەت بە لابردنی بابەتی سوودمەند نەبوون پاساوی ئێمە بۆ ئەم بابەتە. ئێمە وەکوم باسمان کرد پەیوەندیمان لەگەڵ هەموو لیژنە تایبەتمەندەکان هەیە کە دەرخان کراون بۆ جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە. بابەتی سوودمەندبوون و سوودمەند نەبوون ڕۆتینیاتێکی یەجگار زۆر بۆ لیژنەکان دروستەکە. هاوڵاتیەکە گە لە زاخۆ بیەوێ خانوویەک تاپۆ بکە ئەبێ پشتگیری لە ئیدارەی گەرمیان بێنێ لە دوهۆک بێنێ لە سلێمانی بێنێت لە هەولێر بێنێ لە سۆران بێنێ. ئەگەر لە گەرمیانیش بە هەمان شێوە مامەڵە بکە ئەبێ لە زاخەوە دەست پێ بکات تا ئەگاتە دوهۆک و هەولێر و سۆران و ڕاپەڕین و سلێمانی. ئەمە ڕۆتینیاتێکی زۆر دروستەکە و ناشارینەوە بەشێک لە هاوڵاتیە بەڕێزەکان بۆ خۆشار بۆ ئەوی حیلاجی ئەوە بکەن خانوو لەسەر کەسێشتر ناچارە بن تۆمار تاپۆ بکەن کەس ناڵێ من سوودمەند بوویمە. بۆیە ئەم داواکاریە لە ڕاستیدا داواکاری لیژنەکەمانە بەپێی بەدواداچوونی ئێمە پێمان وایە هێشتنەوەی بابەتی سوودمەند بوون جگەل لە ئاڵۆزکردن و تحقیدات بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە هیچ خزمەتێک بەم یاسایە ناکە. بۆیە داوا لە ئەندامانی بەڕێزی پەرلەمانەکەین بەناوی هەموو ئەندامانی لیژنەی شارەوانی کە بابەتی سوودمەند بوون لەم یاسایە لا ببین بۆی ئەم یاسایە و لیژنە تایبەتمەندەکان دەستکراوە بن بتوانن بە زووترین کات هەم قانونەکە جێبەجێ بکەن هەم هاوڵاتیانی زۆرترین سوودی لێ ببینن. برای بەڕێزم کاک شێخ زاهیر سەبارەت بە ڕووبەرەکان دیاری کراوە ئێمە پێشووتر ناچینەوە سەر ئەم بابەتە دیاری کراوە ڕووبەری سنتەری پارێزگاکان 300 متر قەزاکان 400 متر نەحیەکان 500 متر. ئێمە داوامان لە لیژنە تایبەتمەندەکان کردووە ئیدارە سەربەخۆکانیش وەکو قەزا حیساب بکە بۆ ئەوەی بتوانرێ هاوڵاتی لە 400 متر سوودمەند بێ و زۆر سپاس. زۆر سپاس. مادەی سێ فەرمون. مادەی سێ کار بەدەقی هیچ یاسا و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسادا ناکۆک بیت. هەر بەڕێزەکەوێت لەسەر مادەی سێ گفتوگۆکات نییە. مادەی 4 دوایەوە. مادەی 4 پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و لایەن پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسا جێبەجێ بکەن. هەر بەڕێزەکەوێت گفتوگۆکات لەسەر مادەی 4 نییە. مادەی 5 دوایەوە. مادەی 5 ئەم یاسایە لە ڕێککەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. لەسەر مادەی 5 بەڕێزەکەوێت گفتوگۆکات نییە. هۆیەکانی دەرچواندن هۆیەکانی دەرچواندن بە مەبەستی ڕەخساندنی دەرفەتی زیاتر بۆ هاوڵاتیان و سوود وەرگرتن لە جێبەجێکردنی حکومەکانی یاسای ژمارە 3 ساڵی 2019 هەموارکراو ئەم یاسایە دەرچوێندرا. بەڵێ بەرزان لەسەر هۆیەکانی دەرچواندن کاک شێخ زاهیر فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیارەکەم سیاغی ئەو هۆیەکانی دەرچواندن بەم شێوەیە لێ بکرێت
بەمەبەستی سوود وەرگرتنی زیاتری هاوڵاتیان لە حکومەکانی یاسای ژمارە 3 ساڵی 2019 نۆزدەی هەموارکرا و ئەم یاسایە دەرچێنرا ئەوە لە ڕووسیاغاکردن پێم وابی باشترە لە ئەوەی هاتووە. زۆر سوپاس. بەڵێ بەڕێزان زۆر سوپاس. فەرمونون لیژنەی شارەوانی دەست بە جێبەجێکردنی بەرگەیەکی تری بەرنامەی کارەکەین کە بریتە لە خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە بڕیاری تایبەت بە خاکەسپاردنی شەهیدان داوا لە سەرۆکایەتی لیژنەی یاسایەکەین لێرە من لەگەڵ لیژنەی کاروباری شەهیدان و جینۆساید و زیندانانی سیاسی بفەرمون بێنە ئێرە. سلام. باش. بەڕێزان دیارە ئەمە راپۆرتی لیژنەی تایبەتمەندە کە لەلایەن لیژنەی کاروباری یاسایی و ڕاستاندی بۆ کراوە. ئەگەر بەپەسەندی بزانین ئەم راپۆرتی لیژنە بکرێتە بنەما بۆ گفتوگۆ چەند کەس لەگەڵەوەی راپۆرتی لیژنە بکرێتە بنەما تاوە پەسەند کرا. فەرمونون. بەنای خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان لیژنەی کاروباری یاسای ڕۆژ سێشەممە ڕێکەوتی 9/5/2023 کاتژمێر 12 نیوەڕۆ کۆبنەوەی خۆی ئەنجامدا بەبەستی پێداچوونەوە و داڕشنی یاسایی و دڵنیابوون لە دژنەبوونی دەقەکان لەگەڵ دەستور و یاسا کارپێکراوەکان بە پێی حکومەکانی مادەی 85 بەرگەی یەکەم و سێم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان تایبەت بە راپۆرتی لیژنەی کاروباری شەیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی بۆ خوێندنەوەی دووەم سەبارەت بە پێشنیازە بڕیاری تایبەت بە خاکسپاردنی شەید لیژنەی یاسایی ئەم داڕشتنەوەی خوارەوەی پێپەسەندە. ناونیشانەکەی پێشنیازە بڕیاری ڕێوڕەسمی بە خاکسپاردنی شەهید لە کوردستان داش عێراق. بەڵێ. بەڵێ بەڕێزان لەسەر ناونیشان هەر بە ڕێزێگەوی گفتوگۆ کات. ڕۆژان خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەم پێشنیازە بڕیارە دیارە پێشنیازە بڕیارێکی زۆر بەجێ و زۆر باشە. بەڵام ئەوەی کە جێگای سەرنجە پێشنیازە بڕیارەکە بە خاکسپاردنی شەهیدە بەڵام ناوەڕۆکەکەی ئیستیسنای تیاکراوە. بۆیە ئەگەر ئێمە سیر بکەین نابێت لەژێر هیچ ناونیشانێک کە ناونیشانی شەهیدی پێدرابێ هیچ کەسێکی کە بخرێتە ناو ئەو بڕیار و یاسایانەوە. شەهید ئیستیسنا لەسەر شەهید ئیستیسنا لەسەر گەورەترین پیرۆزیەکانی ئەم هەرێمی کوردستانە. ئەمە بەرپرسیارەتێکی گەورەیە لەسەر شانی ئێمە بۆیە داواکەم کە ناوەڕۆکەکەی لەگەڵ ناونیشانەکە بگونجێنرێت ئەویش بەلابردنی بڕگەی دووەمی ئەم پێشنیازە بڕیارە و سوپاسدانەکەم. باڵێ بەڕێزان لیژنەی فەرموو دکتۆرە گەر لا حەزێکێ بە مایکەکەت مایک بێ زەحمەت. بەناوی خۆی گەورە و میهرەبان. بەڵێ وەڵا فعلەن ئەو پێشنیازە بڕیارەیە پێشنیازە یاسایە شتێکی زەڕور بوو بۆ کوردستان کە بکرێ بەڕاستی چونکە شەهید سەروەرە بۆ وڵات و بۆ خاک و نیشتیمان و ئەوانە. بەڵام من پێم وایە فەقەرەی دووەم زیادە پێویستە ئەم فەقەرەی دووەمە بکرێتە خاڵی لە فەقەرەی یەکەم بکرێتە خاڵی دووەم یاسەیەم بەو شێوەی لێ بکرێت ئەو کەسانەی لە پێناو دروستبوون و مانەوەی قوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان خەباتی پێشمەرگایەتی یان سیاسیە یان هەر خزمەتێکی هەمیشەیان پێشکەش کردووە ینی پێشکەش کردووە کۆچی دواییان کردووە واتە فەقەرەی دووەم لا ببرێ دوای پێشمەرگایەتیش بەڕای من سیاسیشی بۆ زیاد بکرێ کارێکی باشە. جارە نەچوین بەڕێزان بە لەسەر ناونیشان تکایە بەڕێزان هەر بەڕێزەگەوێت سەرنجی هەبێت لەسەر ناونیشان دوای مادە بە مادە قسەی لەسەرەکەی ببورە. بەڵێ مادەیەک فەرمون کاک. یەکەم ڕێوڕسمی بە خاکسپاردنی شەهید ئەنجام دەدرێت بۆ یەک ئەو کەسانەی لە پێناو بەرگری و پاراستنی خاکی نیشتیمان و گەل و قەواری سیاسی و دەستوری هەرێمی کوردستان شەهید دەبن. دوو شەهیدان و قوربانیانی تاوانەکانی جینۆساید و جەنگ و دژە مرۆڤایەتی و بە تایبەتی ئەوانەی لە گۆڕی بە کۆمەڵدا نێژراون. سوپاس. بەڵێ بەڕێزان لەسەر مادە یەکەم بڕگەی یەکەم و دووەم هەر بەڕێزەکەی گفتوگۆکات با ناوەکەی بنووسین.
تا لێر ڕۆژان لێرە ئەم بەڕێزانەیە لەسەر مادەیەک بەرگەی یەکەم و دووەم گفتوگۆ بکەن. کاکچیا، کاک مەلا جیهاد، گوڵستان خان، کاک پێشەوە، کاک مەلا وەیسی، نەجات خان. ڕۆژان حەمە، کی شێخ زاهر، گوڵیزار خان. کاکچیا. بەڕێز سەرۆکی پەرلەمانی تێبینیامل سەر خاڵەیەکی و دوێ هەبی خاڵەیەکی بشت ئەو کەسانەی لە پێناو بەرگری و پاراستنی خاکی نیشتیمان و گەل و قەوەرەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان شەهید دەبن. یعنی ئەوە پرۆژە یاسای بۆ وان کەسانە کو ئەبێت شەهید بن بەس پێشوەخت کەسێکی شەهید بیە بۆ نمونە نەهاتیە بە خاک سپاردن ئایا ئەڤەجە شاملی بێت پێتیڤە گۆڕانکاریەک بێتەکێنێ بۆ نمونە ڕەفاتێکە یە شەهیدەکێت جەهەکیە و چەندین ساڵە نەهاتیە ناشاندن پێتیڤە ئەف شەهیدەجێک شاملیوی شەهیدیجی بێتەکێنێ. خاڵە دوێ شەهید و قوربانی تاوانەکانی جینۆساید و جەنگ و دژە مرۆڤاتی بێ باشە ئەف دژە مرۆڤاتی بێتە لادان چونکی تاوانی جینۆساید خۆخە دژە مرۆڤاتیە ئەف کەلیماتە دژە مرۆڤاتیە لێرێ زێدەیە بە تایبەتی ئەوانەی لە گۆری بە کۆمەڵ دانژان لێرێ تەمام بوو. زۆر سپاس. کاک پێشەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمانم پرۆژە یاسای هەر بیرۆکەی لە سەرەتاوە من کارم لەسەری کردووە لەگەڵ ڕاوێژکارە بەڕێزەکانی پەرلەمانی کوردستان نووسیمانەوەوە ئامانجێکی گەورەم هەبوو لە پشت گەڵاڵەکردنی بیرۆکەی نووسینەوەی ئەم پرۆژە یاسایە. بەسپاسەوە لێژنەکاریان لەسەری کردو بەڵام من تێبینیم هەیە هەرچەندە خۆم ئامادەم کردووە خۆم کارم تیا کردو بەڵام هەندێک شت ئیزافە کراوە کە ئامانجی من نەبووە نەمویستۆ کە تایە بێ. مەسەلەن لە بڕگەی دووەما کە باسی قوربانیانی جینۆسایی دەکات ئەمە ینی بە بەردەوامی قوربانیانی جینۆساید و شەهیدانی دیکە مەراسیمی زۆر گەورەیان بۆ کراوە لە زۆربەی شارەکانە گۆڕستانی تایبەتیان هەیە و ئیزافەیەکی ناپێویستە لێرەیە. هەدەفی من لەم بابەتە بزەبت بە تەحدیدیە و کەسانەی کە لە پێشمەرگە لە سەنگەرا شەهید دەبن بۆ ئەمانە بێت و هەروەها ئەو کەسانەی کە لە چەسپاندنی یاسا شەهید دەبن لە جێبەجێکردنی یاسا شەهید دەبن نامەوێت ناو و ناونیشانیان ون بێت نامەوێت گۆڕەکانیان ون بێت و ئامانجەکەمەوە بۆ نەوەکانی داهاتوو و ئەو کەسانەی دێنە ئەم وڵاتە خەبات و قوربانیدانی هێزی پێشمەرگەی کوردستان و ئەو کەسانە ببینن کە لە چەسپاندنی یاسادا لە هەرێمی کوردستاندا شەهید بوون گۆڕستانی جیاوازیان هەبێت و ئەوەی کە لە بڕگەی دووەم هەیە خۆیان هەم مۆنومنت هەیە لە زۆربەی شارەکان هەم گۆڕستانی جیاواز هەیە و شوێنی جیاواز هەیە و مەراسیمەکانیشیان بەسپاسەوە وەزارەتی شەهیدان هەمیشە ینی لەو پەڕی ڕێز و حرمەت و بە شێوەیەکی زۆر جوان و ڕێک و پێک مەراسیمەکان ساز کراون کە دوایێنیان بینیمان لە دەڤەری بارزان گەڕانەوەی تەرمی ئەنفالی بارزانیان چەند بە شێوەیەکی ڕێک و پێک و جوان و بە ینی شێوەیەک بوو کە هەمومان پێمان خۆش بوو کە بۆ ڕێز و احترامەوە گۆڕستانی تایبەتیان بۆ ئامادەکرا بوو بۆیە پێویست نییە جگە لە هەڵا ئیملایی و هەندێک دەستەواژەی دیکە کە لە ناو پرۆژەکە ئیزافە کراون هێوادارم ینی پێداچوونەوەیکی وردی زمانەوانی پیا بکرێت چکە ئەوە نەبوو من پێشکەشم کرد بەڵام ئامانجە گەورەکە هێزی پێشمەرگەی کوردستان و ئەوانن کە لە چەسپاندنی یاسا شەهید دەبن و زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس. نەجات خان. بەڕێز سەرۆکە پەرلەمانی ئەخۆ بتنێت من هات ناکردن زوو سوپاس. بەڵێ سوپاس. گوڵستان خان. لێرە نییە؟ ڕۆژان خان. بەناوی خی گەورە ڕۆژان حەمەڕەش بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیارەکەم بڕگەی یەکەم بە خاڵی یەکەم و دووەمەوە بگونجێنرێت لەگەڵ یاسای ژمارەنەوەی ساڵی 2007 یاسای ماف و امتیازاتی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان لە هەرێمی کوردستان کە لە مادەی یەکەم بڕگەی پێنجەمدا پێناسەی شەهیدی کردووە هەر کەسێک لە خەندەقی خەباتی چەکداریە لە تێکۆشانی سیاسی بۆ بەرگریکردن لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان لە دژی ڕژێمەدا پڵۆسێنەرەکانی یەک لە دوای یەک یاخود لە ئەنجامی تاوانەکانی کۆمەڵکوژی یاخود کردەوەی جەنگی دوژمنکارانە لە دژی گەلی کوردستان ژیانی لەدەستدا بێت ئەگەر ئەمە بچەسپێنرێت ئێمە پێناسەی شەهیدمان هەیە ئەمە پێناسەیەکە لە یاسایەکی پێشترا کە تایبەتە بە شەهید دانراوە
ئەگەر ئەمە هەبێ پێویست ناکا بیشکرێ بە دوو بڕگە چونکە هەردوو بڕگەکە ئاگرێتەوە و ئەگەر مەبەست تەنیا لە بڕگەی یەکەم بێت توانرێت پێناسەی شەهیدی خەباتگێڕ کە لە هەمان یاسایە هاتووە بۆ بڕگەی یەکەم دابنرێ و بڕگەی بڵێم بۆ بڕگەی یەکەم دابنرێ خاڵی یەکەم دابنرێ و بۆ خاڵی دووەمیش وەکو خۆی بمێنێتەوە. سوپاس. بەڵێ زۆر سوپاس. دکتۆر عەبدوڵڵا. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان، من هەر ئەو پێشنیازەم هەیە بەڕاستی پێم وایە خاڵی دووەم زیادەیە یان زیادە نییە، ئەگەر زیادەش نەبێ بخرێتە ببێتە خاڵی دووەم لە بڕگەی یەکەم بەو شێوەی لێ بکرێت. ئەو کەسانەی لە پێناو دروستبوون و مانەوەی قوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان خەباتی پێشمەرگایەتی یان سیاسی یان هەر خزمەتێکی شایستەیان پێشکەش کردووە و کۆچی دوایی دەکەن. پێم وایە بڕگەی دووەم بکرێتە خاڵی دووەمی بڕگەی یەکەم بەو شێوەی لێ بکرێت. سوپاس. بەڵێ زۆر سوپاس کاکتۆر. کاک شێخزایر. بەناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان، یەکەم خاڵی یەکەم ئەو کەسانەی لە پێناوی بەرگری و پاراستنی خاچی نیشتیمان و گەل و قەوارەی سیاسی دەستوری هەرێمی کوردستان شەهید دەبن. شەهید دەبن لێرە ئەگەر ئەوەی بکە ینی ئەوانەی کە لە ئایندە شەهید دەبن. ینی باسی ئەوانەی پێشووتر و ئێستا ناکە. لۆیە پێم باشە ئەگەر ڕوونکردنەوە بدرێ یان ئیزافەیەک بکرێت کە مەسەڵەن بە نمونە پێشمەرگەیەک لە کاتی پێشمەرگایەتی لە شۆڕشەکانی کوردستان لە یەک لە شوێنەکان شەهید بووە. ئێستا کە تەرمەکەی دەینەوە هەمان ڕێوڕسمی لۆ دەکرێت یان ناکرێت. ئەوە خاڵێکە خاڵێکیش لە ڕووی سیاغەکردنی ئەو بڕگەیە پێم وابی گۆڕانکاری تێدا بکرێت. بە نمونە ئەو کەسانەی لە پێناوی بەرگری و پاراستن گەلەکە بێت گەل و خاچی نیشتیمان قەوارەی سیاسی و یاسایی هەرێمی کوردستان. زۆر سوپاس. بەڵێ سوپاس. کاک مەلاویس. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەم پێشنیازە بڕیارە سەبارەت بە خاکسپاردنی شەهید زۆر گرنگ و پێویستە. بۆیە پێشنیار دەکەم یەکەم ڕێوڕسمەکە ئەنجام دەدرێت، یعنی ڕێوڕسم خاکسپاردنی شەهید نەبی بکرێتە ڕێوڕسمەکە ئەنجام دەدرێت چونکەوە تەنها بۆ شەهید نییە بەڵکو بۆ ئەوانەشە کە لە کاتی ئەرچی ڕسمیدا جان دەسپێرن. و هەروەها پێشنیار دەکەم ئەو کەسانەی لە پێناوی بەرگری و پاراستنی خاچی نیشتیمان و گەل و قەوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان شەهید بووینە یاخود شەهید دەبن یان لە کاتی ئەرکی ڕسمیدا جان لەدەست دەدەن، چونکە تاکوی ئێستاش لە زۆر شوێن شەهید و تەرمی شەهیدان دێنەوە و کەس و کارەکان حەزیان لەوەیە کە بەڕێوەڕسم بە خاک بسپێردرێن. بۆیە من پێشنیار دەکەم کە ئەو بڕگەیەش زیاد بکرێت و زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێزت. گوڵیزار خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پێناسەی پشنیازی بڕیاری ڕێوڕسمی بە خاکسپاردنی شەهید لە کوردستان خاڵی یەکەم نقطەی دووەم بەڕای من وشەی قوربانیان گەلێک بەرفراوانە ناگونجێت لەگەڵ عنوانی پشنیازەکە. هەروەها بەڕای من قوربانیان بریندار و ئەخسیریش دەگرێتەوە. لەبەر ئەوەی من بەڕای من ئەم وشەیە لا بدرێت و بمێنێت ئەوها شەهیدانی تاوانەکانی جنوسایت هەتا کوتایی. سپاس. بەڵێ سپاس. کاک مەلاجیات. بەڵێ بناوێ خدای مەزن و دلوان بەڕێ سەرۆکا پەرلەمانی gelek pêşniyaza ka cihê xwe da rastî destxweşêl ka pêşewayê bikin bû pêşkêşkirina vê pêşniyazê wesayê teman ya hatê xalayekê da maddeyekê bijî ew kesaney li pênavî bergirî û parastinê xelkê niştîman û gel û qewarê siyasî û destûrî Herêmê Kurdistan şehîd debin. Ez bêjim ji ber ku kelimet şehade gelek amazana lema gelvêrê şîna kesane mesela bête gotin ev qehremanêt yan ev cengaverê di gelek ya baştir bîdin ji ber ezameta evî navê hene. Her dîsan piştgiriya kakçiyayê dikem ku rastî destpêkê we gotiye ev kesê mesela welatekê cîran hat bine şehîdkirin û Samamusta Malaweysî jî û Şêx Zeharê jî zor spas. بله زور سپاس. گلستان خان. فرمو گلستان خان. تا باش. دوام من بو بخێنەوە بەڕێزان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەدەر لە بڕگەی یەکەم سەرۆکی هەرێم دەتوانێت بڕیار بدات ڕێوڕسمی بە خاکسپاردنی شەهید ئەنجام بدرێت بۆ ئەو کەسانەی لە پێناو ڕزگاری گەل و نیشتیمان و دامەزراندن و پاراستن و مانەوەی قەوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان خەباتی پێشمەرگایەتی
یان خزمەتێکی شایستەیان پێشکەش کردووە و کۆچی دوایی دەکەن. بەڵێ کێ قسەی هەیە لەسەر ئەو بڕگەیە؟ بەڵێ کاک عوسمان و کاک مەلا ناسر. فەرموو کاک مەلا ناسر. بەڵێ بەڵێ کاک بەهمەن و کاک مەلاوەی سوو. بەناوی خی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە خاڵی دوو بەدەر لە بەرگەی یەکەم سەرۆکی هەرێم دەتوانێت بڕیار بدات ڕێوڕسمی بە خاکسپاردنی شەهید ئەنجام بدرێ بۆ ئەو کەسانەی لە پێناو ڕزگارکردنی گەل و نیشتیمان کە شەهید دەبن و لێرە من داواکەم بڕگەیەتری بۆ زیاد بکرێ دەسەڵات بدرێ بە وەزیری پێشمەرگە بۆ ڕێوڕسمی بە خاکسپاردنی تێکۆشەرە دێرینەکان پێشمەرگە زیندان سیاسی ڕێخستنی دێرین مەراسیمی شایستە و ڕێزلێنانیان بۆ ئەنجام بدرێ. زۆر سپاس. بەڵێ سپاس. ڕۆژان خان. بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من دیسان جەخت لەواکەمەوە کە ئەم ئیستیسنایە نابێت لەسەر شەهید بکرێ ئەگەر عینوانەکە شەهید بێت بە خاکسپاردنی شەهید بێ پێویستە ناوەڕۆکەکەی ئەمە لا ببرێ ینی ئێمە هاتوین ئیستیسناکەین لەسەر شەهید ئەمە گەورەترین پیرۆزی ئەم هەرێمەیە لە شتی ترا لە هەر یاسایەکی ترا ئیستیسنا بکەین جیاوازە بەڵام لەسەر شەهید ناکری ئیستیسنا بکرێ ئەگەر بێت و ئەم بڕگەیە من ئەمە پێشنیارەکەم لا ببرێت ئەگەر بێت و بمێنێتەوە پێشنیارەکەم لەگەڵ پێم وابێ مادەی چواری یاسای ژمارە 12 ساڵی 2021 یاسای نیشان و مەدالیا بگونجێنرێت کە چەند کەسێکی کە بۆیان هەیە سەرۆک بۆی هەیەەوە لەسەر پێشنیاری سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی پەرلەمان و وەزیری پێشمەرگە و ئەوانەی تریشی و خاڵانی ترکەتیایەتی کۆتاییەکەی بڵێن تا کۆتایی بنووسرێتەوە بەڵام من تاکی دەکەمەوە لەسەرەوەی کە پێشنیارەکەم لا ببرێت. سوپاس. بەڵێ زۆر سپاس. کاک عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان وێ ڕای پشتیوانیکردنم بۆ ڕایەکەی جەنابی کاک مەلا ناسر دیارە بڕگەی دووەم مادەی دووەم بەم شێوەیە کە بەدەر لە بڕگەی یەکەم سەرۆکی هەرێم دەتوانێت بڕیار بدات ڕێوڕسمی بە خاکسپاردنی شەهید ئەنجام بدرێت بە ئەو کەسانەی لە پێناو ڕزگاری گەل و نیشتیمان و دامەزراندن و پاراستن و مانەوەی قەواری سیاسی دەستوری هەرێمی کوردستان خەباتی پێشمەرگایەتی یا خزمەتێکی شایستیان پێشکەش کردو کۆچی دوان کردووە. ئەمە دیارە مەبەستی جەنابی سەرۆکی هەرێم لەوەدا دەبێت کە یعنی ئەو کەسانەی کەوات پێشمەرگەی دێرین بوون زیندانی سیاسی بوون کە مندامی سەنگەر بوون کە ئەمانە تەبعەن بە هەموو حەقێک ئەبێ بیانگرێتەوە لەبەر ئەوەی لە بڕیاری ژمارە 5 ئەنجومەنی وەزیران ئەوانەی کە خەباتیان کردووە بە شەهید تۆمارکراون بەشی هەرێ زۆریان و دوای ئەوەش من پێشنیار دەکەم ئەو دەسەڵاتە بەشێکی بڕگەیەکی بۆ زیاد بکرێت بەشێک دا ببەزێت بۆ وەزارەتی پێشمەرگە لەبەرەوە بەیانی لە منتیقەی دووکان فەرماندەیەکی دێرین پێشمەرگەیەکی دێرین زیندانێکی سیاسی کۆچی دوایی دەکات یا کە مەندامیشی سەنگەر و پێویستە ڕێوڕسمی بۆ بکرێت من ئێمە چۆن دەستمان بگاتە سەرۆکی هەرێم تا ڕەزامەندی ئەم مەراسیمەی بۆ وەربگرین لەبەر ئەوە لە هەموو حاڵاتێکە بۆیە ئێمە پێمان وایە کە دەبێت دەسەڵاتەکان بەشێکی بۆ تێکۆشەرە دێرینەکان بۆ ئەوانی ناومانێنا ئەم دەسەڵاتە بدرێت بە وەزارەتی پێشمەرگە و بڕگەیەک زیاد بکرێت کە ئەمە بەلای ئێمە خاڵێکی زۆر گرنگ و زەرورە چونکە ئێمە بەشێک لە ئامرلیوەکانمان خانەنشین بوون و بەشێک لە پێشمەرگە دێرینەکان بە تایبەتی لەسەر ئەوەن ینی تەمەنێکی زۆریان بەڕێ کردووە و ڕۆژ بۆ ڕۆژ بەداخەوە وەکو بەفردیان کەم دەبێتەوە لەبەر ئەوە بەشێکی زۆریشان پێویستیان بە ڕێوڕسم هەیە بۆیان بکرێت بۆ ئەم مەبەستە ئێمە پێمان وایە بۆ کار ئاسانی بۆ ئەم بابەتە بڕگەیەک خاڵێک زیاد بکرێت بەو شێوەی کە دەسەڵاتەکان بدرێت بە جەنابی وەزیری پێشمەرگە بۆ ڕێوڕسمی بە خاکسپاردنی پێشمەرگە دێرینەکان زیندانیانی سیاسی کەم ئەندامانی سەنگەر. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک باڵام بوو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری لە هەر یەک لە ڕۆژان خان کاک مەلا ناسر کاک عوسمان سێدەر یەکەمەوە پێشم وایە ئەمە گەر بەداڕشتێکی پوختی بۆ نەکرێ لەوانەیە ببێ بە گلەیی لە لای هەندێک کەس چونکەوە کۆبینین بەداخەوە لە پێشتریش لە پۆلێنکردنی شەهیدەکانە فەرق و جیاوازێکی زۆر هەبووە و ئەمەش بە هەمان شێوە لەوانەیە بیری لەوە لێ بکرێتەوە کە لە ئەنجامدا بۆ ڕێوڕسمەکە نەتوانرێ وەکو خۆی یعنی هەدەفی خۆی بپێکرێ هەرچەنە ئەمە پەیڕەویشی بۆ دەرەکرێ بەڵام بە هیوام ئەمە داڕشتێکی باش و باشتری بە پلێ وەکو تیشم پشتگیریە و هاوڕێیانەکەم. زۆر سپاس. زۆر سپاس. کاک مەلاجیات. بله بناو خدای مازن دلوان برای سروکا
پارلمانی طبعا از خرکینا خینم داد درش نبیتن بس دیمه 2 ماهیاوی کو شاستیان پیشکش کردو و کو چیدوان دکن از حس کم ویره اوه گشتگیر بیت هیچ زیده کن چکو هندکت هین هندک کوارث طبیعی بونمونه اوه زلزاله اوه هنه احتماله برای چند کرونا بو و حتی ایکش پیشنیارا ایکتی آزاناجی بو و هنه بین حساب کردن شهید مادام چه برگرانی نصر حکمت مجرد اوه ریو رسم دیبونه دانا چکل ماده سیج یا هاتی که اوه السر انجمنی وزیران هریم او دی ریک اخیتن یون دی ریک داته از بیجم اوان گشتگیر کناته ده هر دیسا کادیجش بریا آفرته چکو پراسیه و الدف خودت کرینه شهید مثلا او آفرتا مندالی چتا بردلوان یا خوده او جی بیتاته ده خدمت اگه گله کام مازانات کردن و زور سپاس بله زور سپاس کاک بهمن برای سروکی پرلمان راستیم استثناء بمینه بلام بتایبت بکرید بو من رأي ما تایبت بکرید بس بتنها خباتگیر کۆنەکان يعني ئێمە خباتگیرمان هەیە لە کوردستانە لە شۆڕشەکانی ئەیلول و گوڵان و شۆڕشینی ئەوانە کە دەیان جار بریندار بووە بەڵام قەدەری خواوە بووە شەهید نەبووە کە لە دواتر لە ماڵەوە بە نەخۆشیەک مردووە تەکرێ ئەمە بەڕاستی ئەو تایبەتمەندیە و ئەو دەسەڵاتە بدرێ بە سەرۆکی هەرێم ئەم تایبەتمەندیە بۆ ئەوانە ڕێک بخرێەوە بخرێنە ڕێزی شەهیدەکان و مەراسیمی تایبەتیان بەوکرێ ئەوانەی کە خزمەتی تریان کردووە کە لەم فەقەرەیە ئاماژەی پێداوە خزمەتی تریان کردو لە بوارەکانی تر دەکرێت لە چوارچێوەی یاسایەکی تر جێبەجێ بکرێ ینی نا کابرا اختراعێکی زانستی کردووە چ پەیوەندی بۆ هەیە لە ینی لە شەهیدان نابێ بۆیە دەکرێت لە شوێنێکی تر و شوێنێکی شایستەی بۆ بدۆزێتەوە ئەمە ئەوە کۆی ڕەئیم لەگەڵ کاک عوسمان هەیە دەکرێت ئەو دەسەڵاتە لای سەرۆکی هەرێمێ بەڵام بە هەماهەنگی وەزارەتی پێشمەرگە و شەهیدان و خەباتگەڕە کۆنەکان بۆ ئەوەی شتەکان تێکەڵ نەکرێ ینی دەسەڵاتەکە لەوە زیاتر بەرفراوان نەکرێ و زۆر سوپاسان بەڵێ سوپاس کاک مەلاویس بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی دووەم من لەو بڕگەیە کە باس لە بە خاکسپاردنی شەهید ئەنجام بدرێت بۆ ئەو کەسانی لە پێناوی ڕزگاریگەر و نیشتیمان و دامەزراندن و پاراستن و مانەوەی قوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان پێشنیار دەکەم وشەی دەستوری هەرێمی کوردستان بکرێتە دامەزراوە دەستوریەکانی هەرێم لە جاتی ئەو دەستوری هەرێمی کوردستان ئەو دەستەواژەیە بەکاربهێنرێت چونکە لە ئێستادا هەرێمی کوردستان خاوەن دەستوری خۆمان نییە کە بەڕاستی ئەوەش مایەی تێبینی و سەرنجە و زۆر سپاس بەڵێ بەڕێزان لەویا مەبەستی قوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستانە قوارەی هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوریە بەپێی دەستوری ساڵی 2005 عێراقی کە ئیقراری بە فیدراڵیەت و قوارەی سیاسی هەرێم و دامەزراوەکانیشی کردووە بەڵێ مادەی دوای ئەومان بۆ بخوێندنەوە سێم بەڕێز سەرۆکی پارلەمان من تێبینیەکم لەسەر پێشنیازی مامۆستا مەلا جیهاد لە ڕاستیدا ئەوانەی کە بە کارەساتی سروشتی ئەمریخای دەکەن ئەوانە لە ڕێزی شەهیدەکان ئەژمار ناکرێن بۆیە ویستم ئەو تێبینیە بدەمە بەڕێستان و ناتوانین بیخەینە ناو ئەو پێشنیازە بڕیارە بەڕگەی سێیەم چۆنیەتی ئەنجامدانی ڕێوڕەسمی بە خاکسپاردنی شەهید بە پەیڕەوێک ڕێکدەخرێت کە ئەنجومەنی وەزیرانی هەرێم دەری دەکات بەڵێ فەرموون ناوەکان بنووسن دکتۆر محێدین کاک دلێر کاک ئیدریس کاک بەهمەن دکتۆر محێدین فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان من هیچ قسەیەکم لەسەر داڕژنەکەی بەڵام پێشنیاری ئەوە دەکەم ئاڵوگۆڕێک لەسەر لە بینی بڕگەی 3 و 4دا بکرێتن بۆ ئەوەی ڕێزبەندەکەی خۆوەرە بگرێتن زەویەکە تەرخان بکرێتن بۆ ئەوەکان دواتر ئەنجومەنی وەزیران بە پەیڕەوێک ئەوەکانی ڕێک بخات چکو دوای ئەوە ئەوەی وەزارەتی شەهیدان دێ دواتر ئەوەی حکوومەت و والانە پەیوەنددارەکان بۆ چۆنێتی جێبەجێکردنی ئەم بڕیارە دێ بۆیە پێشنیار دەکەم بڕگەی 3 بکرێتە بڕگەی 4 و 4 بچێتە شوێنی ئەو زۆر سپاس بەڵێ سپاس کاک ئیدریس بەرێ سەرۆکی پەرلەمان ئێمە زۆر شەهیدمان هەیە کە کەس نازانێت جەنازەکان لە کوێیە و نمونەش ئەوە باوکی برای بەرێزمان کاک حکمەت محەممەد گەودا کە باوکی بە پیلانی میتی تورکیا و ئیستخباراتی عێراق کاتی خۆی
ڕادستی حکوومەتی عێراقیان کرد و حکوومەت عێراقش حکومی سێدارەدان عیدام لەسەر جێبەجێ کرد و ئێستاش نازانن جەنازەکەی لەکوێیە. لێرە من پێشینار دەکەم لە ناو ئەو قەبرستانە هەر هیچ نەبێت ناویان ناوێک بۆ دابنن کە ڕێزگرتن بۆ ئەو شەهیدانە بۆ ئەوەی بزانن کە باوکیان شەهید و جگای لەوێندرێ هەیە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک دلێر. بەڕێزسەرۆکی پەرلەمان دلێر عەبدولخالق، پێشنیازەکەم لە نێوان خاڵەکانی سێم و پێنجەمە یەکێکیان لا ببرێ و پێشنیازەکەشم وایە سێمیان بمێنێتەوە پێنجەمیان لا ببرێت، چونکە کاتێک ئاماژە بەوە کراوە کە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان پەیڕەوێکی هەیە، ئیجاب ناکە ئەو دیتەیڵە لە خاڵی پێنجەمی شاباسی ڕێنمایی وەزارەتی معنی بکرێ. هەرەکرێ لەو پەیڕەوایەوە حکوومەتی هەرێمی کوردستان جیهەتی دیاریکراوە بۆ ئەو مەبەستە دیاری بکە. بە سپاسەوە. بەڵێ سپاس. کاک بەهمەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پشتگیری ڕایەکەی دکتۆر محەیدین دەکەم، بزەبت دەبێت ئەو خاڵە جێگەکەی بگۆڕین و پشتگیری کاک دلێرش دەکەم، دەکرێت ئەو ڕێنمایی وەزارەت بکرێتە چۆنێتی ئەنجامدانی ڕێڕسمی بە خاکسپاردنی شەیدان بە پەیڕەوێک دەکرێت کە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە هاوکاری وەزارەتی شەیدان دەری دەکاو، ینی هەم پەیڕەوەکان ڕێنمایەکە پێکەوە بێ و دەستان خۆش بێ. زۆر سپاس. بەڵێ سپاس. مادەی چوارمان بۆ بخوێنەوە. بڕگەی چوار بەڕێزان. بەڕێز سەرۆکی پارلەمان، بەڕگەی چوارەم پێویستە لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان و یەکێ کارگێڕیەکان زەوی تەرخان بکرێت بۆ بە خاکسپاردنی ئەو شەهیدانەی لە بڕگەی یەکەمدا ئاماژەیان پێدراوە و ئەو شوێنە بە گۆڕستانی شەهیدان ناو دەبرێت. بەڵێ بەڕێزان، ئەو ناوانە بنووسە موناخان. کاکمەم، کاک مەلاوەیس. بەڵێ. بەڵێ بەڕێزان. کاکمەم. ناوی خدای مازن و دلوان برای سروکا پارلمانی سبارت برگیا چاره منکل هریم کردستان اندای گورستان هنه بدهان شهید جنازه وانیته دا بدهان شهید لما خوابن او گورستان روشکه هنده به سر و بردانه کسو کارن شهیدان رنگ او درفت نبید بچن سردان و عزیزیت خوبت ین ناف گورستانه جبرنده از داخوازت یم گو جه اوانجی بهت دستنی شاکرند ورده کو پیشتر گورستانه هی و گلک عزیزت مجیانه خوی بختیری و جنازت وان ورنه و ببیتم مرجی یعنی گورستان همی مرجت بدویت ده هبن باغچه هبید کسکاتیت ده هبید بهنده افخالتی وقتی چی سر عزیزت خودت همی اکودت بینن بو درست بونا و انتیمایه و جهاتی او کو خالق پناوه و پیروزیا خودت کشتن و قربانی خاک و خالتی خود کردن. سپاس. بله زور سپاس. کاک حکمت. برای سروکا پارلمانی من پیوای او برگه زیاده اجبار هنده همی کسو کارت شهیدانه و شهیدیت مایت حتانو که هاتینه شهید کرن اتناف مزارت یا گشتی دا بوینه یعنی من پی باش نینه که جهه که جدا بو شهیدا بیت شهید کرن و لی بینه سپارتن من پی باشه شهیدیت ما ناف مزارت گشتی بینه وشارتن وکی هر کسی که اجبار که همی هر مالکال کردستان افریقا تو دست خود درش که شهیدت تدا. زور سپاس. بله زور سپاس. دکتوره گلاوش. برای سروچ پارلمان ماده چهارم پیوسته لپارێزگای داره سربخوکان زوی ترخان بکرد با گورستانک بنای شهیدان. من پیم وای ام ماده لگل ماده دوم یک نگرتوا. کلیره باز لهندک کس دکاتن که خدمتی شایسته هم پیشکش کردوا ریو رسمی هم با بکره. به پی یاسا آوان ناتنا مثلا به شهید ناو ناندرن. بویا مثلا لیره گورستانه که بنای گورستانی شهیدان ده. بویا
پێم باشە بکرێتە گۆڕستانی شەهیدان و خەباتکاران. زۆر سپاس. تمام باش. بەڵێ کاک شاخەوان. وەرە سەرۆکی پەرلەمان من هاوڕام لەگەڵ بەشێک لەو هاوڕێیانەی کە لەسەر ینی بڕگەی چوار ینی گفتوگۆکەن لە ڕاستی ئەو ینی هەمومان خاوەنی کەسوکاری دەرەجەیەکی شەهیدین لەبەرەوە ینی ئەوانەی کە خۆیان قەبرسانیان هەیە باشەوەکو قەبرسانی خێزان و عایلە و بنەماڵەکەیان خەڵک وا پێخۆشە بۆ نموناگە لە خێزانەکەیان عفو شەهیدێکی هەیە بۆ نمونە شەهیدی دووەم بۆ نمونە لە تەنیشتی شەهیدی یەکەم بنێژرێ لە گۆڕستانەکەی خۆیان لەبەرەوە منیش هاوڕام لەگەڵ برای بەڕێزم کاک حکمت و بەشێکە لەو هاوڕێیانەکە ینی بەڕاستی بڕگەی چوارەم پێویست ناکات لێرە ئەشکالێک دروستە بێت هەم جیاکاری دروستە بێت لە نێوان بۆ نمونە هاوڵاتیان و هاونیشتمانیان و هەم لە نێوان شەهیدانیشە خاڵی دووەم ئێستا دکتۆرە گەلاوێش پێشنیارێکی بەجێی کرد ڕاستەکە ینی بۆ نمونە ئەوانەی کە خەباتی نیشتیمانی و نەتەوەییان کردو بۆ نمونە تەمەنێکیان کردووە وەفاتەکەن و کۆچەکەن خۆ ئەوانە لە گۆڕستانی شەهیدان کە بەپێی بڕگەی چوار بێ بۆ نمونە نابێ بنێژێن لەبەرەوە من هاوڕام لەوەی کە ینی بڕگەی چوار هەڵبگیرێ ینی شەهید هەر شەهیدە و لە ڕاستیشە ینی با فەرق و جیاوازی لە بینی هاوڵاتیان و هاونیشتمانیان و شەهیدان نەکەین لە ڕاستیە چونکە هەمومان خاوەنی کەسوکاری دەرەجەیەکی شەهیدین و من بەش بە حاڵی خۆم بۆ نمونە ئەگەر ینی شەهیدم هەبێ لە ڕاستی ئەیمەم لە تەنیشتی بۆ نمونە شەهیدی باڵێن باوکم و مام و کەسوکارەکەم ئەینێژم کە لە پێش ڕاپەڕین شەهید بوون بۆ نمونە ینی قەزدم ئەوەیە هەر شتێک هەبێ وا باشترە بۆ نمونە هەر یەکێک لە گۆڕستانی تایبەتی خۆی و خێزان و بنەماڵەکەی بنێژرێ زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک عوسمان سێدەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی چوارەم پێویستە لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان و یەکە کارژێڕەکان زەوی تەرخان بکرێت بۆ بە خاکسپاردنی ئەو شەهیدانەی لە بڕگەی یەکەمدا ئاماژان پێدراوە ئەو شوێنە بە گۆڕستانی شەهیدان ناوورێ من پێشنیار دەکەم دیارە ئێمە لە ڕابردوشدا لە زمانی ڕژێمدا گۆڕستانی شەهیدان هەبووە کە ئەو کەسانە بەشێکیان بەداخەوە تێگەشی لە ئەنفالکردن و جینۆ سایدکردنی گەلی کووردا تێگەشی تیاچوون و ئێستا بەو نظامی ئەوان هەر بە شەهید تۆمارن و گۆڕستانەکانی شەر بە ناوی شەهیدەوە ناو دەبرێن بۆیە من پێشنیار دەکەم ئەمە بکرێت بە گۆڕستانی شەهیدانی بەرگری لە خاچی کوردستان بۆیەش ناڵم لە خاچی هەرێمی کوردستان لەبەرەوە ئێمە بەشێکی زۆری خاچی کوردستان هێشتا نەگەڕاوەتەوە چوارچێوەی هەرێمی کوردستان بۆیە من وای بە پێویست دەزانم ئەو ناوە بەو شێوەیە بکرێت بە گۆڕستانی شەهیدانی بەرگری لە خاچی کوردستان لەوە دوای ئەوەش بەنسبەت ئەم بەداخەوە من دەبواە ئەم پرۆژەیە لە ساڵی 92 لە خولی یەکەمدا ئەم پرۆژەیە بکرا بە یاسا و ئەو شەهیدانەمان کە گۆڕغەریب کرابوون و لەو دەرەوەی وڵات هێنرانەوانە دەتواندرا لەم شوێنە جێگیر بکرێ و ئێستا بکرایە بە گۆڕستانێکی شەهیدانی مۆدێرن و زۆر باش بەڵام زۆر بەداخەوەتەمە ئێستاش ئەمە بۆ ئایندەمانە ئێستا شەر زۆر پێویستە من پشتیوانی لە یەکەم و زۆر سپاس. بەڵێ کاک ڕزگار. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بڕگەی چوارەم وەکو چۆن برای بەڕێزم کاک شاخەوان و کاک حکمت باسییان کرد لەگەڵەوەم هەڵگیرێت چکە ئەمە جیاکاری دروستەکە و ڕەنگە بێتە جێگەی قسەیش جار مەسەلە لە نەحەیەک خۆ ناکرێ گۆڕستانێکی شەهیدانە زەوی بۆ تەرخان بکرێ ڕاستە لێرە باسی پارێزگاوی دارە سەربەخۆکانەکە یا لە نەحەیەکی دوورەدەست شەهیدەکە ببرێ بۆ پارێزگاوە ئەمە لە ڕاستیە هەموو کەسێک حەزەکە ئازیزەکەی لە زێدی خۆی بنێژرێ و نزیکی خۆی بێ و بتوانێت کەوا ئەو ڕۆژانەی کە تایبەتن وەکو ڕۆژی جمعە بچێ سەردانی گۆڕی ئازیزەکەی بکە بۆیە من لەگەڵەوەم ڕاستە ئێمەش وەکو کەسی یەکەمی شەهید پێمان خۆشە خزمەتی شەهید بکرێ و ڕێزی لێ بگیرێ بەڵام لەگەڵ ئەوە نین کە زەوی بۆ تەرخان کرێ و سپاس. بەڵێ کاک ڕزگار زۆر سپاس. کاک بەهمەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمان بۆ چوونی کاک حکمت و کاک شاخەوان و کاک ڕزگارشمێ بەڵام ئەگەر لا نەبرا دەکرێت بنووسی مادام ئەم پرۆژە بڕیارەمان دەکردو و ئەم گۆڕستانە جیاکەینەوە
ئەوەشی بۆ زیادکەی کە تایبەت بکرێت تەنها بە شەهیدان چکە خۆت دەزانی ئێمە لە کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵگەیەکی عاتفین و پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر بەقووەتە سبەی ئەگەر کەسێکی شەهید بێ لەو گۆڕستانە هەر کەسێک لەو عائیلەیە دواتر بە وەفات بمرێ حەز دەکات لە تەنیشت ئەو بنێژرێ بۆیە ئەم کێشانش دروست دەبێت حساب بۆ ئەمەش بکەین و لەو کاتش ئەگەر کرا خاڵێکی تریش ئیزافە بکری ئەوەی کە کاکەدریس لە خاڵی پێشتر ئاماژەی پێدا ئەوانەی کە تا ئێستا گۆڕونن یعنی گۆڕیان نییە شەهید بوونە لە پێناوی کوردستان ئیعدام کراون حکوومەتی عێراقی تەرمەکەی نەداوەتەوە بە کەسوکاریان ئەمانەش جێگە بکرێنەوە بەڵام وەکوتم لە مەرحەلەی یەکەم من لەگەڵ ئەوەم کە جا نەکرێنەوە کە جاکرانەوە دەبێت ئەو تایبەتمەندیانەشی تیا بێ زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک چییە؟ بەڕێز سەرۆکە پەرلەمانی تێبینیە مەجلسەر خارج چارە هەبوو وەکو کاک حکومەتی ئیشارە پێدایە ئەجل گەل لادانە vê خاڵێمە پێویست ناکە خاڵێکی زێدەیە چونکی لە هەمی باژێرا گۆرستان هەنە هیچ ئەکسریت باژێرە گۆرستانە تایبەت بە شەهیدانی یەک دوو باژێرە دێنە هیچ فەرق و جودایی ناوبەینە شەهید و هەوڵاتیەکی عادی دانینە بۆ ئێجمێ پێ باشە ئەف خاڵە بێتە لادەن و پێشگیریە کاک حکومەتی دیکەم بەڵێ سپاس کاک مەلاویس بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری ئەو بەڕێزانە ئەەکەم کە هاوڕام لەگەڵەوان کە ئەو بڕگەی لا بدرێت و لەوەی هیچ جیاوازێک نەکرێت بە تایبەت پشتگیری قسەکانی مامۆستا بەهەمەند دەکەم زۆر جاران کەسێکی شەهید ئەبیت کە سوکارەکەی حەز دەکەن لە تەنیش گۆڕی شەیدەکە بشاردرێتەوە بۆیە وا باشە ئەو جیاکاریە نەبێت و زۆر سپاس سپاس کاک بەڵێن بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە قسەکانی کاک شاخەوانەکەم بە جوانی ڕوونی کردەوە قسەکە لەسەر ئەو جیاکاریەیە و پێم وایە لە تەنفیزا مشکلە دروست دەبێت لەبەرەوە هاوڕای ئەوم کە بڕگەی چوارەم هەڵگیری زۆر زۆر سپاس سپاس کاک مەلاجیات بله بناو خدا مازن و دلوان برای سروکا پارلمانی ولاز دینده که سلبیات و فقره بیجم جاری اصل گل هنده ما که حتی بمینید جی چکو قدر وی ملتی براستی قدر که گلک شهید یداین و از باورم دی فهم واقعیت بینین انشالله و ساجی نبید بس دی گل شهید جی این دان چونکو ما گل دجمنه تاین و آخیجه که بیتوی رزگاریه بیتن مثلا پاراستنه بیت ویت هر قربانی بیندان حتی بیهینه دولت بناخو اوهانی هکه هبید جی اف مقبره بیت اختیاری یعنی بکیف خو بیتن چکو ما وی گاوه وکید بیجن گلک ازدحام کمازنیال سر مقبرت باجه راه یعنی هکه خلق میرید خوب بنا گنده دی گله باشتر بیتن بله هکت وقتا که دا حربک چه بو بونمونشتی شهیدن داعش اوهات بانا جدا کرن امی گاوه دا بیجن چقو سیری تدانینه اما ناحیه وصیه جیوه هی وصیت کرد چی تدف دیکا خو آن باب خو گند خو آن جهه کی هاتیا دست نشان کردن آن بونمونل الهولیر احتمالات جهت مالایتین و حتی باجر دهو کیجی یعنی پلان دانه اف مقبره بیتا چه کردن عرض بیتا ترخان کردن شلای باجروانیه و وی گاول دفک بنده گلک باشتر بید نقطه دومهیجی آش خرکا یعنی گرنگتر اوه اما بویتو نویتن اوه از حس کم کسب ایدیجی و ور نگریتن مثلا ما مقبره هیا بسرمانه یا برات مید کریستیان یا تیم برات مید ازدیان اوه نو اینتناف مخبراته و گفت چوت دی بیجی از درام مخبره که خاص بو چکم دی اشکالیت که الویره اشکالک چه بیتن لو مبرا ایام جل دو ماهی پیشگیری کاک حکمت دید کم و او برادر دیجی اوه هر نمیریتن چکو دی بیته هفته جل گلیات دوی چوت پر سر جنازه که وی گفت مثلا خبات که شایسته و پیشکش کردی توی گفت بیجی نخیرتنا به وی مخبره راستی دی بیته گلک جهنا کوکی زور سپاس بله زور سپاس سوستن خان مرجت جوابی هموی هستن کم مرجت جوابی هموی بدن دباش برای سروکی پارلمان لراستی دا سپاس بو گشت بینی پارلمانتار برای زکان اما اوقاتی که راپورت کمان آماده کرد لراستی دا باسمان لو خاله کرد يعني السلبيات وإيجابيات أو خالة وليرة دا يعني راست آماجي بين دراوة بلام ناشتني ترمي الشهيد إجباري نيا لو گۆڕستانی شەهیدان بۆیە یعنی هیچ کێشەیەک دروست ناکە ڕاستە مەلا جیهاد باسیەوەی کردکە چۆن یعنی ئەو تەرمانە لە یەک شوێن دەنێژرێن بەڵام یعنی هیچ ئیجباری تێدا نیە هەرکەس دەتوانی شەهیدی خۆی لە هەر شوێنێکە پێ باشبی بنێژرێ بەڵام ئەوەی کە هەیە یعنی بەڕاستی گۆڕستانی شەهیدان هەر وەک پەرلەمانتارێکی بەڕێژ ئاماژەی پێدا یعنی دەتوانێت گرنگیەکی تایبەتی پێ بدرێ
بۆ نمونە ینی بە شێوەیەکی شایستە ئەو گۆڕستانە ئامادە بکرێ بۆ کەسوکاری شەهیدان و لەوانەیە جیاوازتر بێت لەو گۆڕستانەکانی تر بۆیە ینی هیچ کێشە دروست ناکە بەڕێزان بەڕێز پەرلەمانتاران. بەڵێ سپاس. پێنجەمان بۆ بخوێننەوە. سەبارەت بە بەرگەی پێنجەم پێویستە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوەکان ڕێنمایی بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی ئەم بەرگارە دەربکات. بەڵێ کاک عوسمان و کاک چییە؟ فەرموو کاک چییە؟ بەرز سەرۆکە پارلەمانی بەرز سەرۆکە پارلەمانی بەری من ئەس بێژم دکتۆر دلێری بەحس کرد کو ئەس بینم ئەفخالە زێدە چکین پێشتر ئەنجومەنی وەزیران هاتیە ڕاستپاردن کو ینی پەیرەوی دەربکرد هەروەسا وەزارەتە شەهیدان جی کاروبارە بکرد ئەس بینم ئەفخالە زێدە ئەفخالە گەل خاڵەسی یا پێشتر بێتە گونجاندن چونکی پاش خاڵە شەشێت سەر ئەنجومەنی وەزیران یعنی هەر سێ خاڵ تقریبا یەک مەفهومە پێتویە بێتە ڕێکخستنێ چونکی یەک معنایە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک شاخەوان. بەرە سەرۆکی پەرلەمان وەڵام من تەنها یعنی هین نییە لەسەر ئەو بڕگەی پێنجەم ئەوکاڵە پێویستە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان ڕێنمایی بۆ ئاسانکاری و جێبەجێکردنی حکومەکان ئەوە بکەن دەربکەن. یعنی قسەکە تەنها بۆ ئەمەی وەزارەتی شەهیدان نییە ئەم بڕگەی کە هەیە با بڵین ئەمەی کە هەیە لە ڕاستیە لە هەمواری یاسایەک یا لە دەرچوونی یاسایەک ئەمە هەیە بەڵام بەداخەوە با بڵین وەزارەتی تایبەتمەند ئەو وەزارەتانەی کە لە ڕاستیە لە دوای دەرچوونی یاساکان بەڕاستی ڕێنمایەکان کە دەریەکەن بە هەندێک جار ینی ئەوەی خۆیان لیژنەکانی خۆیان چۆنیان پێ باش بێ لە ڕاستیە مەتاتی تقریبان ڕای ئەکێشن و دەستکاری ئەەکەن لەبەرەوە گرنگە بەڕاستی پەرلەمانی کوردستان و لیژنەی تایبەتمەند لەگەڵ وەزارەتەکانە وەزارەتی معنی بەڕاستی لە دوای دەرچوونی یاساکان بۆ مەسلەی دەرکردنی ڕێنماییەکان لە ڕاستی وەزارەتەکان مشاوەرە بە لیژنەی تایبەتمەند بکەن لە ڕاستی ناکرێ بەڕاستی هەندێک وەزارەت هەیە لە دوای دەرچوونی یاساکان هاتوون خۆیان دەستکاریان کردووە و بە جۆرێک کردویانە تقریبان تا ڕادەیەک پێچەوانەی یاساکەیە کە دەرچوێنراوە. سپاس. بەڵێ زۆر سپاس. کیتر بوو؟ کاک عوسمان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیار دەکەم وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان وەزارەتی پێشمەرگەشی بۆ زیاد بکرێت بە هەماهەنگی لەگەڵەوان چونکە ڕێوڕسمەکان وەزارەتی پێشمەرگە ئامادەیە کاوسازی ئەکا و هەروەها بۆ مادەی چوارەمی ژەگەر ببوورێنێ لەمە بۆ ئەمە بۆ ئایندەیە ئێستا لە شارەکانە لە قەبرستانەکانە شوێن نەماوە بەڕاستی لەبەرەوەبانی شەهید ئێچێک شەهید دەبێت لە هەولێر یعنی بەڕاستی عەرز نەماوە لە سلێمانی لە دۆک دڵنیام لەوەی لە گۆڕستانەکان شوێن بەرەو کۆتایی پێدێ بۆی ئەو گۆڕستانە زۆر پێویستە بۆ ئایندەی میلەتەکەمان نەک بۆ ئەم سەعاتەی ئێستا. زۆر سپاس. بەڵێ سپاس. شەشەممان بۆ بخوێننەوە بەڕێزان. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان شەشەم لەسەر ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان کانە حکومەکانی ئەم بڕیارە جێبەجێ بکەن. بەڵێ فەرموو کاکتۆر فەرموو. وەرە سەرۆکی پەرلەمان هەر وشەی لەسەر بەمانای تەکیدکردنەوە دێ پێم وایە زیادە هەر بنووسێ ئەنجومەنی وەزیران لایەنە پەیوەنددارەکان ئەم بڕیارە جێبەجێ دەکەن. بەڵێ سپاس. حوتەممان بۆ بخوێننەوە بەڕێزان. حوتەم کار بەدەقی هیچ یاسا و بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکۆک بێت. فەرموو. ماشەڵڵا. فەرموو سەرنجات. برای سرکو پارلمانی ابخو با پیشنهاد بریاره نه یاسایل به هنده یاساتی بوده بریار حوتا یگوتی ام یاسایه دا ناکوک بیت یاسانی نه من بریاره راست بله اما بریاره یاسای بله و هویا کنی در چاندش دا دوباره دست خونه بلند کمان با یگوتی ام دماهی که ام بریاره یاسایه در چوین درو اما بس ام بریاره یاسایه تواو بس اوی تری غلط بله کاک شزای برای سروش پارلمان زۆر ڕاستە پشتگیری لە مامۆستا نەزاد دەکەم و لە هەشتەمی شاتێ بە هەمان شێوە ئەم یاسایە بکرێت ئەم بڕیارە و زۆر سوپاس. بەڵێ سوپاس. حەسیبە خان بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمان بۆ چوونم هەبوو سوپاسیانە دروستە. بەڵێ فەرموون دوایەوە. هەشتم ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقەوەی کوردستان جێبەجێ دەکرێت. ئەم بڕیارە یاسایە دوایەوە.
بەڕێسەرکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن لە پێنە و نەواندنی وەفاداری و ڕێزگرتن لەو کەسانەی گیانی خۆیان بوو بەرگری لە خاکی نیشتمان و گەل و قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بەخت دەکەن ئەم بڕیارە یاسایە دەرچوێنرا. بەڵێ ناوەکانیان بنووسی. دکتۆر محێدی کاکمەم ئێرەش ماشەڵڵا زۆرن هەموو بنووسە. کاک یاسینش بنووسە. بەڵێ کاک چیا فەرموو. بەڕێز سەرۆکە پەرلەمانی من تەنها تێبینی سەر وشە ئەو کەسانە هەبوو ئەف کەسانە بێتە گواردن بە ئەو قەهرەمانانە. بەڵێ سوپاس. دکتۆر ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان من دوو تێبینی هەبوو یەکیان لەسەر ئەوەی کە کاکچیاش باسی کرد ئەو کەسانە بکرێتە ئەو ئازیزانە چکەوە گیانی خۆیان پێشکەش کردووە حەقە بکرێتە ئازیزان خۆشەویستان. وشەی دووەم ملاحظەی دووەمیشم لەسەر وشەی سیاسیە قەوارەی سیاسی لە ڕاستیدا ئەگەرچی قەزیە ئێمە قەزیەکی سیاسی بەڵام لە دوای 2005 تابعێکی دەستوری وەرگرتووە لە دەستوریشدا بە قەوارەی دەستوری هەرێمی کوردستان هاتووە. سپاس. دروستە سپاس. حەسیبە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن ئەگەر تەماشا بکەین هەر لە دەستپێکەکەیەوە لە پێناو نواندنی وەفاداری نواندن زیاتر وەکو شانۆ زیاتر بەکاردەهێتن بۆیە من پێشنیاری ئەوە ئەەکەم بەم شێوەیە ڕێک بخرێتەوە لە پێناو دەربڕینی وەفاداری و ڕێزگرتن لەو قارەمانانەی کە گیانیان بەخت دەکەن لە پێناو بەرگری لە خاکی نیشتیمان و گەل و قەوارەی دەستوری هەرێمی کوردستان ئەم بڕیارە یاساییە دەرچێنرا. سوپاس. بەڵێ زۆر سوپاس. کاک یاسین. بەڕێز سەرۆکی پەرلەمان من یەک پێشنیار دەکەم ئەو کەسانەی کە ئێستا بۆ نمونە شەهید دەبن بەڵام پێشان لەگەڵ ڕژێمی بەحث بووینەوە ئەنفالیان کردووە ئەوە نەیانگریتەوە. ئێمە لە هۆکارەکانی دەرچواندنین چیت هەیە لەسەر قەی ناکە ئاخر ئەوە دەڵێ ها دەڵێ بەرگری خۆیان بۆ بەرگریکردن لە خاک و نیشتیمان کردووە کابرا دوێنێ ئەنفالی کردووە جاش بووە گوندی منی تێک داوە ئەو ڕۆبۆتە پێشمەرگە لە شەڕی داعش شەهیدە بدەهێنێتەوە ئێرە لە تەنیش پێشمەرگەیەک کە 40 ساڵی خەبات و تێکۆشتان کردووە پێڵاوی خۆی دڕاندووە یعنی حەقوایە ئەوەی تێدا بێ ئەوانە نەگرێتەوە لەگەڵ ڕێزم بۆ هەموو لایەکی. سوپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێش فەرموو کاک تۆرجان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم هۆیەکانی دەرچواندن بەم شێوە بێ لە پێناو بەرز ڕاگرتنی گیانی ئەو هاو نیشتیمانیانەی کە گیانی خۆیان بەخت دەکەن لە پێناو بەرگریکردن لەگەلی کوردستان و خاچی نیشتیمان و قەوارەی دەستوری هەرێمی کوردستان ئەم بڕیارە یاسایە دەرچوێنرا و زۆر سپاس. دەستان خۆش بێ. کاک تۆر عەبدوڵڵا فەرموون. کاک تۆر جان کەرم کەن گمایکەکە وەڵا پێکی ئازێت بکەشی فەرموون. ببوورن ئێستا لەوانەیە کە سوکاری شەهیدان گلەیمان لێ بکەن کە کۆمەڵێک داواکاری و پێداویستی زۆر گەورەیان هەیە بەڵام ئێستا ئێمە باس لەمە دەکەین بەڵام بە هەر حاڵ من پێم وایە هۆیەکانی دەرچواندن بەو شێوەیە لە بکرێ لە پێناو ڕێز و وەفاداری لەو کەسانەی کە گیانی خۆیان پێشکەش کردووە بۆ خاک و گەل و نیشتیمان و قەوارەی سیاسی هەرێمی کوردستان ئەم بڕیارە یاسایە دەرچوێنرا. زۆر زۆر سوپاس. کاک مەم ئەسکەندەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵا ئەگەر ئیجازە هەبی تێبینیە کە بچیک منەهای پاشی پێشنیارێک منەهای دەربارەی هویە دەرچواندنێ. بەڵێ.
من بڵێ فەرموو بڵێ. سپاس ممنون. gelek danostandin serviyekê hatekirin ku birga çarê ya zêde ye. Berê Serokka Berlemanî armanca vê biryara yasayê xwe ew e tu taybetmendiyekê bide şehîdî tu ji xelkî cidakê xwe hedefa wê ew e. Yani naçêbîtin kesek ji pênavê bergirîkirin şeref û kerameta gelê me bêhete şehîdkirin wekû hewelatiyekê bît. Herçend de hemî ezîzên me ne. Bes vê tu taybetmendiyekê bideyê. Yani tu cidakê. û hedefa vê biryara yasayî jî ew e. Ji ber hemdê ez gelem ew parçezeviyê taybet bêhne dabînkirin û vêt îcbarî bît her kesekî pênavê rizgarî û serferaziya gel û welat şehîd bibît cenazeyî wê lê veşêrin. Vêt ixtiyarî nebît, vêt îcbarî bît. Hemû dinyayê jî wisa ye. Seboret egerê der çandina vê biryara yasayê min ez pêşniyar diyem vê rengî bîtim şêve zarê kirmancî min yani vî siyediya biraderat vê pojdê deynefa. Ji pênavê berz û bilindmaneveya pileya şehadetê û rêzgirtina wan azîzengiyanê xwe bext dikin ji pênavê bergirîkirin û parastina niştîman, gel û qewareyê siyasî û yasayî Herêma Kurdistanê ev biryara yasayî hate derxistin. Spas. بەڵێ زۆر سپاس. کاک بەهمەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام منیش لەگەڵ ئەو ڕێیم لە پێناو نواندن نەمێنێ لە پێناو وەفاداری و ڕێزگرتن ئەو کەسانش بکرێتەوە ئازیزانە وشەیەکی گرنگتر نووسراوە خاکی نیشتیمان بەشێکی زۆری ئەو ئازیزانە لە پێناو وشەی کوردستانە شەید بوون ئەو خاکەی کە پێی نەوتراوە مەنعمان لێکراوە پێی بوترێ کوردستان و پێشم وایە ئەو وشەیە هەموو دژمنانی کورد پێی سەغڵەت هەبن بۆیە بکرێتە لە پێناو بەرگریکردن لە خاکی کوردستان و گەل و قەوارەی دەستوری هەرێمی کوردستان خاکی نیشتیمان بکرێتە خاکی کوردستان و زۆر سپاس. زۆر سپاس. کاک شاخەوان. بەرە سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن لە هۆیەکانی دەرچواندن پێچەوانەی بڕگەی دووەمە چونکە لێرە ئەڵێ بۆ ئەوانەی جانی خۆیان بەخت کردووە و لە بڕگەی دووەم ئەڵێ ئەوانەشی کۆچی دوایی ئەکەن یعنی هۆیەکانی دەرچواندن پێچەوانەی بڕگەی دووەمە و داواکەمە و برادرانە ینی ڕاستکردنەوەی بۆ بکەن. سوپاس. بەڵێ زۆر سپاس. دکتۆرە گەلاوێژ. بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندوو پێم وایە ئەو قسەی کە کاک شاخەوان کردی ئاینەن ئەم شەمان تێبینیم هەیە لێرە بۆ ئەوەی هۆیەکانی دەرچواندن تعبیر لە ناوەڕۆکی یاساکە بکاتن پێویستە ئەم وشەیە زیاد بکرێتن لە پێناو ڕێزگرتن و وەفاداری و مانەوەی ناوی ئەو ئازیزانەی گیانی خۆیان بۆ بەرگری لە خاچی نیشتیمان و گەل و قەوارەی دەستوری هەرێمی کوردستان بەخت دەکەن و خزمەتێکی شایستە پێشکەش دەکەن ئەم بڕیارە یاسایە دەرچوێدرا. بەڵێ زۆر سپاس. بەڕێزانە دامانی پەرلەمان بەم شێوەیە کۆتایی بەدانیشتەکەمانەیەنین سەرەتای هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا کۆبوونەوەیەکی تری پەرلەمان ئەنجامەدەین.